ئەم کاتە و هەموو کاتێکتان شاد ئازیزان لە هەر کوێیەکی ئەم دنیایەن خۆشحاڵین پێکشا دەبینەوە لە پێگەکەی خۆتان لە فلیمسازان. ئازیزان لە پێشە هەموو شتێکە پێم خۆشە سڵاو و درود بۆ گیانی ئەو شەهیدانە بنێرین کە لە بەرگری ڕۆژاوا و لە بەرگری ڕۆژەڵات جانیان بەخت کرد بۆ ئەم دۆزەی کە ئەمڕشە و ئێمە باسی لەکەین وەکو فلیمسازان. میوانی ئەم شەوم هاوڕێی ئازیزم فلیمساز کاک ڕێبوار هەورامی لەگەڵمانایە. کاک ڕێبوار گیان یاخوا بەخێربەی باندیم. زۆر سپاس کاک سەرکەوتجان. سەرەتا هەروەکو دەستپێچێکی زەروری ئەبێ ئێمەش سەری ڕێز و نەوازش بۆ شەیدانی گەلی کوردستان دانەوێنین لە هەر کوێیەکی ئەم دنیا لە پێناوی بستێکی ئەم خاکەیە گیانی خۆیان بەخت کردووە و بە تایبەتی ئەو شەهیدانەی کە لەم شەڕانەی دواییە لە بەرخودانی ڕۆژئاوایە گیانی خۆیان سپارت و بە تایبەتیش شەید ئەحمەد کە شەیدێکی باشوور بوو دوێنە پێرێ جەنازەکەی گەیشتەوە شاری کەرکووک کە ئەوە سەربەرزیەک بوو تۆمار کرا بۆ گەلی کورد کە لە پارچەکانی تری شەوانەیە گەنجان بەرخوردانەکەن و ئامادەن گیان فیدایی بکەن و وەکردیشە ڕوحیان شاد بێ و جێی شانازیە. و اینجا من دوێنێ وێنەیەکم بەرچاو کەوت هی خاتوونێک شەڕوانێک زیلان ئەو لە کەرکووک شەهید بوو، خەڵکی ڕۆژاوا بوو لە کەرکووک شەهید بوو، ئەحمەدیش خەڵکی کەرکووک بوو لە ڕۆژاوا شەهید بوو. یعنی هەردووکیان جێی شانازین هەمویان بەڵام یعنی مەبەستم ئەو جێگۆڕچەیە کە ئێمە یەک پارچەیە و یەک خاکە و یەک نەتەوەین. جوانەکەی ڕاستەو خۆبی بەستینەوە بە سینەماوە سێ سیناریۆ جوان ئەو جوانترین سیناریۆ ئێمە بتوانین کاری لەسەر بکەین و باشترین مەتریالە بۆ سیناریۆ نووسەکان و بۆ دەرهێنەرەکان کە بتوانین کاری لەسەر بکەن کە خوێنی هەر چوار پارچەکە لە سەرخاچی یەکتری تێکەڵ ئەبێ و ئامادەی گیان فیدایی. ئەمە یەکێکە لە هەرە سیناریۆ جوانەکان بڕوات هەبێت. لە دوێنێەوە من بیر لە سیناریۆیەکی نوێ ئەەکەمەوە کە لە بابەتی شانۆگەری شۆڕشی مردووەکان بەڕێستان لە پەیمانگای هونەرە جوانەکان کاری زۆر لەسەر کرا. هاوڕێم مەمەسا شەفیق محەممەد ویستی کاری تیا بکە، من یەکێ بووم لە کارکتەرەکان بەڵام جێبەجێ نەبوو بەهۆی هەندێک هۆکاری تەکنیکیەوە ئەو کاتە کە بۆی دەستە بۆ ناکرات کار بووی. هاو بە خەیاڵما کە شەیدێک لە شەیدەکانی باشوور کاتێکە چێتە ئەو دنیا ئەگا بە شەیدەکانی خۆر ئاوا و خۆر هەڵات و باکووریش لەوێ یەکتری تعارفێ بکەن و تۆ لە کوێشەید و تۆ لە کوێشەید و جوانترین دیالۆگ و کاری هونەری لێ دروستەبێت. ئەتوانین ئێمە لەسەر بیرۆکەی شۆڕشی مردوەکان ئەتوانین سیناریۆ فیلمێکی جوان لەسەر ئەوە دروستکەین. بەڵێ کاک ڕێبوار من پار لە مانگی دەیە وەرکشۆپێکم کرد بۆ بە مۆبایل لە کەرکووک بۆ ئەو گەنجانە بۆ کەسانی کە چۆن بە مۆبایل فیلمێ دروست دەکەیت. جا زۆربیان مۆبایلەکەی دەستیان و تەلەفۆنە دەستیە بەس بۆ وێنەگرتن یان هەنێ ڤیددیۆ و لەگەڵ قسەکردن ئەیتر نعنی نەیە نەزانی شتی کەی پێ بەکار بێن. اینجا هەنێکشان ئاگادار بوون، هەنێکیان با بڵێن ئەزمونیان لەسەر مۆبایل هەبوو، هەنێکیان ئەزمونیان لەگەڵ تەلەڤزۆنە هەبوو، ئیتر لەگەڵ ریپۆرتاجە هەیان بوو. بەڵام شارەزایی لە چییە؟ ئێمە یەکێک لە کێشەکان ئەوەیە لە لای ئێمە فلیمسازان نازانی چۆن بیرۆکە بدۆزینەوە. من ئاشنایانم کرد، هەوڵمدا مێشیان خەیاڵیان کراوە بێ چۆن بیرۆکە بدۆزنەوە. پێم وتن ئەو چاوەی کە لە مەودووە لە دوای ئەموانەیەوە هەتانەی خۆتان نییە،
ئەم جاریان بە چاوێکی سادە سەیری شتەکان مەکەن کە ئەچنە دەرەوە ئەچنە بازار سەیری هەر شتێکەکەن بزانن چۆن بیکەی بە بابەت چۆن ئەمە لەگەڵەوە گرێ بیت یعنی من و تۆ مەسەن لەسەر فەیسبووکەی بینین خەڵک ڤیددیۆیەکە گرن بە مۆبایل گرتویان ئەمڕۆ سۆشیال میدیا مۆبایل وای لێ هاتووە پەرش و بڵاو بۆ تۆ یعنی تۆ بۆ نمونە ئەم سۆشیال میدیایی ئەمڕۆ کە با بڵێن ئەم خۆ پیشاندانانیان گەرم کرد ئەم پشتیوانیان گەرم ئەم دەنگەی ئێمەیان بە دنیا گەیان سۆشیال میدیا بۆ زیاتر یعنی وە تا توانیان لە ڕێی سۆشیال میدیاوە دەمی جەزیرە داخن تەلەڤزۆنێکی گەورەی وەکو جەزیرە وەڵاهی کاک سەرکەوتجان ئەمە جەناب باسەکەی دقیق وایە سۆشیال میدیا خەریکە شوێنی تەلەڤیزۆن و تا ڕادەیەکی شوێنی سینەماشی گرتوەوە کە کارێک کردووە لە سینەماکانیش بینەری خەریکە کەم کردو هەموو فیلمەکان لەسەر شاشە بچووکەکە بینن هەر لە ڕێی ئەو پلتفۆرمانەوە کە هەیە سینەمایەکان لێرە ئەبین ئەجاوەکو جەنابە باسی سۆشیال میدیاکەی سۆشیال میدیا ئەمەنە کاریگەرە ئەتوانێت شۆڕشێ دروستکە وە لە بینیمان لە شارەکانە بۆ ئەم مەسلەی خۆپشاندان بۆ بەرامبەر بە هەموو ئەو داگیرکەرانی کەیانەوێ خۆر ئاوا لە ناوبرن چ کاریگەریەکێ بوو چۆنی وەستان چۆنی ڕاگرتن و چۆن بە خۆیان ئاچنەوانێ ئەمە هەمووی ئازایەتی تەکنەلۆژیایە کە لە ناو تەکنەلۆژیاکە ئامێرێکی پێوترێ کامێرە ئەو کامێرایەکە هەموو شتێ دۆکۆمنتەکە ئەو دۆکۆمنتەیە کە ئەگاتە لای هەموو کەسێک و ئەمە بەڕاستیە بینێت بەڵێ اینجا هەنێ خاڵی کەش هەیە خاڵێکی ئەرێنین یعنی چەند خاڵێکی ئەرێنین یعنیکە لەوانە بۆ نمونە ئەگەر ئێمە پشتمان بە تەلەڤزۆنەکان ببەستایە تەلەڤزۆن هەواڵمان پێ بگەیەنێت ئەوەتانێت تۆ تەلەڤزۆنی جەزیرە هەموو تەلەڤزۆنە عەرەبی و هەموو تەلەڤزۆنە ئیسلامیەکانیش یعنی بەداخەوە هەر هەمویان ئەمانە کاک ڕێبوار وایان لێ هاتووە پشتی شەرعەگرن دژ بە کوردن ینی تەلەڤزۆنی تورکایە تەلەڤزۆنی تر هەموو وڵاتە عەرەبیەکان باشە کاک ڕێبوارجان ئێمە ئەگەر ئەم سۆشیال میدیای خۆمان نەبوایە لەوەیە تەلەڤزۆنی کوردی ئێمە نەیتوانێت بەرپەرچیان باتەوە بەڵام سەرکەوتیان ئێمە ببوورە پرسیار بوو ئەوە ئەمە ڕوونکردنەوەیەکە حەزەکەم مەسەلەن ئەگەر بۆ چوونێکتە بێ لەسەری خۆشە یەک تۆر چینەوە بۆ دواوە بۆ شۆڕشەکانی پێشووتر ئەو شۆڕشانەی کە لە پێناوی نەتەوە بوونمان و لە پێناوی کیانمان و خاکەکەمانەکە یەک لە دوای یەک لە مێژوومان ئەسەری هەڵاوە و لە ناو براوە تەنها بە جێڕانەوە یا بە نووسین گەیشتۆتە لای چوم لەو کەتانە کامێرە یا نەبووە یا زۆر بەکەمی یا لە دەستی کەسانی تایبەتا بۆ نەیتوانیوە هەموو شتێ دۆکۆمنت کە زۆر بە بێدەنگی لە بینی هەموو با بڵێن ئەو وڵاتە زلهێزەکان هەموو ئامرەکان جێبەجێ کراوە و نەتەوەکانی وەکو ئێمەمانان بە تایبەتی نەتەوەی کورد بەو دەردەبراوی کە ئێستا هەین و دابەشی چوار وڵات کراوین و هەر وڵاتە لای خۆیەوە ماچەوسێنێتەوە لە وڵاتە لای خۆی وەکو دوژمن سیرمانەکە و ئەبێ وەکو عەبدێک لەگەڵیانە بژیت بەڵام ئەم تەکنەلۆژیایە بەبارێکە ئێستا ئەمەنە کاریگەری هەیە ئەم دۆکۆمنتانەی کە ئێستا ئەبیندرێت نەتەوەی خۆی زیینوە و خۆی هاوارەکات چ لە ڕێی دەنگ هەڵبڕینەوە چ لە ڕێی هونەرەکەیەوە چ لە ڕێی زانستەکەیەوە چ لە ڕێی وەرزشەکەیەوە ئەمانە هەمووی کاریگەری هەریەکە لە شوێنی خۆی کە پەیامی خۆی ئەگەێنتە شوێنی خۆی بە دۆکۆمنت ئەگاتە ناوەندە بڕیاردەرەکان لە دنیاە لە ڕۆژ ئاوا و لە ئەمریکا و ئەو وڵاتانی تر کە ناوەندی بڕیاردەرن کاریگەری بەچێ هێڵێ لە ناو ئەمانە پێگەی سینەما ئەبێ ڕۆڵێکی ئەمنە ئیجابی هەبێت ینی ئەوەی کە من ئەمەوێت ئەبێ ئێستا زۆر بە خێرایی ڕۆژنامەنووسان و سینەماکاران لەگەڵ یانە بڕۆن دۆکۆمنت کەن
ویستم ئەم قسەیان ببەستمەوە بە با بڵێن مێژوویەکی زۆر نزیک. جەنابەت لەو جیلەی جەنگی ئێران عێراقت بیرە؟ بەڵێ من ئەمە ئێمە لە بەری خۆمانەوە لە دیوی ئەم دی و شەوان لە تەلەڤیزۆن ئەو ژەهرەی پیشانمانەیرە لە تەلەڤیزۆنەکانم ئەوە بوو کە بەعسیەکان ئەیانویست ئەو ژەهرەیانەکرد بە مێشکمانە بە قورگمانە بە هەموو شێوەیەکە و لەگەڵیشە فیلمی وێنەکانی جەنگ سۆڕ معرەکەمان ئەبینی بە هەزاران جەنازە و بە هەزاران ئەوانە. بەڵام ئێمە دیوەکەی ترمان نەئەبینی کە دیوی ئەو دیو ئێران بوو. من بە حکمی ئەوەی کە 4 فیستیڤاڵی فەجری نێودەوڵەتی ئامادەیم هەبوو لەوێ وەکو لە مارکتینە بەشی مارکتینە یا وەکو میوان یا وەکو ئەکتەر لە فیلمێکە بەو سیفەتانە بانگێش کراوم و لەوێ بووم کە دوهەمینیان لە شاری شیراز کرا لە مانجی 12 ساڵی پارە کە ئێمە لەوێ بووین. ئەوەی کە من لەم 4 ساڵا دیقەتم ماکاک سەرکەوت زۆرێک لە فیلمەکانیان ینی بەشێک لە فیستیڤالەکە تەرخان کراوە بۆ سینەمای مقاومەت. ئەمە کۆمەڵی موسسەی بۆ دانراوە لە وڵات یەکێک لەوانە دەستگای فارابیە ساڵانە چەندین فیلم لەسەر ئەو جەنگە نەگریسەی بینی ئێران و عێراق بەرهەم ئەهێنێ کە چۆن لە لای نەوەکانی ئایندە بگەشێتەوە بیبیننەوە تازەکان کە جیلێک پێش ئێوە چۆن قوربانی یاوە چۆن ئەم وڵاتی ڕزگار کردووە چۆن لە داگیرکاری عێراق پاراستوێتی. ئەمە بەچی لە ناو فیلمەکانە دنیایەک فرمی دۆکۆمنتی دانراوە کە ڕاستی ناو جەنگەکەن کە بەکار ئەهێنرێ. پرسیارم کرد لەوێ ئەمانەتان چۆن دەستکەوتووە چۆن ئەم هەموو تۆ باسی جەبهەیەکی چیرۆکێک هەیە لە ناو یەکێک لە جەبهەکانە کردوتانە بە سیناریۆ کردوتانە بە فیلم و تەمجیدی شەهید یەکتانەکەن کە لەو شەڕا ئەوان پێڵێن شەهید ئێمەش لە دی خۆمان هەر پێڵێن شەهید لە نتیجە هەر مرۆڤی داماوە لە هەردوو لا قوربانیە. ئەمە چۆن ئەم دۆکۆمنتانەتان دەستکەوتووە ڕێک لەسەر ئەو شەهیدە. شتێکی زۆر غەریبیان وت کە بە بڕوای من ئەمە هەنگاوێکە ئێمەش لێرە فیلمسازان و ئەوانەی کە کامێرەمانەکان ئەم هەلانە لە دەست نێن بەڵام ئازایەتی ئەوێ ئەڵێ لە سەردەمی جەنگە هەرچی سینەمای خوێندووە هەرچی لە سینەما کە سینەمای تەواوە کرد ئەوەی کامێرەمان بووایە ئیتر بڕوای بە جەنگەکە هەبوایە یا بڕوای بە جەنگەکە نەبوایە کامێرەیەکیانە ئەیاوت تۆ فێریشە چیانەکرد بەس بۆی دیفاع لە خۆفی بەڵام ئەم کامێرەیە بڕۆ لە فلان جەبهە ئەم 2 ساڵی خزمەتە و لەوێ بڕۆ وێنە بگرە وێنەی جەنگەکە بگرە. طبعاً زۆرێک لە کامێرەمانەکان سەربەخۆیان بوون و دڵسۆزانە و بە ڕوحیەتێکی با بڵێ بڕوابوون بە جەنگەکەەوە بەشدار بوون زۆر دڵسۆزانە تەسویریان کردووە. ئێستا ئەو فیلمانە هەمووی ئەرشیفە لە لای خۆیان هەیە فیلمسازەکانی ئەو دوو سوودی لێ بینن. ئێستا ئێمەش لەناو ئەم با بڵێن ئەم جەنگەی کە تووشمان بووە و ئەم تیرۆرستانە زین و کراو نەتوانە بەویستی ئەمریکا و فەڕەنسا و وەریتانیا ئەیانەوێ هەدەفێکی تر ببێکن و دوایی چیان لێ بکەن بەڵام پریشتێکی ناخۆش بەر گەلەکەمان کەوتۆ لە خۆر ئاوا میلەت بە ئەرکی خۆی هەستا بە خۆپشاندان بە کۆکردنەوەی کۆمەک بە ڕۆیشتنی چەندین گەنجی قارەمان کە هەر لە یەکەم ڕۆژەوە غیرەت وای لێکردن کە ئەوە قبول مەکەن و بڕۆن ئامادەی جانبەختیان بەختکردنیان هەبێت لە خۆر ئاوا. بەڵام ئەرچی هونەرمەند و فیلمسازان بەڕاستی ئەوەی لە ئێستاوە کامێرەمانەکانمان بڕۆن دۆکۆمنتکەن بە فیلمسازەکانی خۆر ئاواشەوە من ئەڵێم دیارە بۆ ئەوان زەمینەکە لە بارترە خۆیان لەوێ ئەژین خۆیان لە ناو بینەکەیان کامێرەکان هەڵگرن و ئەو ڕاستیانە دۆکۆمنتکەن. یعنی ئەگەر جەنابەت لە ناو دنیای سینەما و هونەرە ئەژیت منیش بە هەمان شێوە لە ناو ئەو دنیای ئەژین ئەزانین کاریگەری بە دۆکۆمنتکردن چەندێک پێویستە بمێنێتەوانە. ینی ئەم ڕێکخراوانەی
هیومان ڕایس وۆچ لەگەڵ هەموو ئەو ڕێکخراوانی مافی مرۆڤ کە ئێستا هەندێکیان لەوێت تەواجدیان هەیە بوونیان هەیە باز لە کۆمەڵ کوژێکی زۆری گەلی کورد و دیارنەمانی نزیکەی 2700 مرۆڤی کورد وەکو خێزان ئایا ماون نەماون لە ناوبراون هەرچیەک ئەمانە بە قەڵەم و بە کاغەز و بە ناو هەن بەڵام ئەی دۆکۆمنت ئەمە ئیشی کامێرایە بگاتە سەر ئەو تاوانانە و ئەم جینۆسایدانە بە دنیا بناسیێنێ سینەما ئەوێ لێرە ڕۆڵی خۆی کاریگەری خۆی هەبێ بە تایبەتی بەشی دۆکۆمنتای جا من ئەم اینجا من حەزەکەم بەڵێ حەزەکەم تەرکیز خینە سەر شتێکی کە من ئەوەی مۆزوعی کەوتم وتم کە باسی ئەوم کرد هەڵبژاردننی بیرۆکە هەڵبژاردننی بابەت ئەوە من ئێستا لێرە حەزەکەم بۆ هەموو کەسێک بڵێم من ئەمجا مەسەلەن ئەوە نییە کە چوومە ناو خۆپیشاندانەکە بینیم هەموو کەسێک مۆبایلی بەدەسەوەیە هەر هەموو مۆبایل هەموو دنیای کردو بە کامێرەمان بەڵێ هەر هەموو هەیەی بەڵام تۆ وەرە سێرکە هەنێک لەو تەسویرانە ئەو ڤیددیوانێکە گیران ئەمڕۆ بوون بە هێمایەک ئەوەی مناڵەکە بە مەمکەمژەیەکەوە و ئاڵاکەی لەسەر شانە بەڵێ ئەوانە هەموو بیرۆکە بەڵێ ئەوە بیرۆکەی جوانە یعنی تۆرە مناڵێکەوە بێ من ئەمڕۆ ڤیددیوەیەکی کەم بینی لای خۆم منش دامگرت و ئینم کرد کچێکی کە ئاخاوتنی نییە ناتوانێت بەڵێ قسە بکە کەچی سێرەکەی بە ئیشارات و بە حەماسێکەوە باوەڕەتە بێ کاگڕێ بوار چەند جار سەیرم کردو من گریاوم هەڵبەتە گریانەکەش گریانی خۆشیە کە ئێمە زماندار و بێزمانمان قسەزان و قسە نەزانمان لە یەک شتایەکی نەتەوەکەمانەوە هەمووشمان حەماسمان بووی هەیە ئەمەیە خۆشیەکە ینی کە اینجا تۆ سێرکە من یانیم چەند ڕۆژە لەوێش و لەوێ سیرمە کرد ئەو هەموو گەنجە ئێمە پێیانمانەوە دەمانە گەنجی مۆبایلن ئاگیان لە هیچ نییە کەچی سێرتە کرد هاتووە بەو خاڵەی نەخشەی ها نەخشە کوردیەکان لەسەر دەموچاویان دەموچای خۆیان کردووە و هاتوونی تر بە جلی کوردی و بە ئیتر دەسرازە و سەر و بەست و یعنی لەو کاتێ هەمووتەموتەوانی کاڵێن ئەمانە قژیان ڕوود کردو کاکەەوە تا قژی ئەوە تا سەر و بەستشی کردووە سەر و بەستێکی کوردان نامەیەکی جوان بوو بۆ هەموو جیهان بۆ ئەوانەی کە جۆرێک لە ئەمنەوەیە تێگەیشت بوون بۆ ئەوانەی کە تێگەیشت بوون ئێمە کە ئەڵین کاکە ئێمە زمانمان جایە کللتورمان جایە هەموو شتێکمان جیایە لە نەتەوەکانی تر بۆ سەر بەخۆ نەبین ئەوە تا بە وێنە پیشانتانەی حتا لە تەسمیمی دەموچاوە هەموو ئافرەتەکانمان منیش بەدەگمەندم لە حەزم کرد ئەو ڕۆژە لە خۆپیشاندانەکەی سلێمانیا بوو زۆر بەدەگمەن ئافرەت ئەوەی نەکرد بوو زۆربەی زۆریان لە گەنجەکان ئەویان کردبوو بە تەمەندارەکان وەکو جەنابەت فەرموود دەستەوارە و هەموو شتێکی کلااوزەڕ و نازانم ئیتر ئەوەی کە پێویستە لە هینی کوردەوە هەموو بەستە بیان بە وێنە پیشانی جیهانماننا لە جلو بەرگا جیاین لە کەلتورا جیاین لە زمانە جیاین لە ڕەوشتمانە جیاین لەگەڵتانە کاکە ئێمە نەتەوەیەکین سەر بەخۆین بە زۆر مەمانکەن بە عەرەب بە زۆر مەمانکەن بە فارس بە زۆر مەمانکەن بە تورک قبولمان نییە ینی ئەمە نامەیەکی جوان بوو لە ئەو لە سینەمای هەمووی ڕنگ بادەوە بەڵێ ئەوە هەمووی مادەی سینەمایە هەمووی مادەی فیلمە یعنی شەر نییە ئەمە شەڕەکە پێشان بین شەر نییە بەڵام وەرە ئەو دەموچاوانە پێشانەوە کابرایەکی پیرم بینی سێرم کرد وێنەی شەهیدێکی ڕۆژاوای پێبوو بەدەستەوە وەکو پۆستەرێک بەدەستیەوە بوو ئیتر هەر ئەوەنێ تەز بە لەشما هات ئێوە بابەت نییە ئەم کابرا بۆ هاتووە وێنەی گرتووە لە ناو خۆپیشاندانەکەشە ئەویش ڕێ ئەکا لەگەڵمانە ئافرەتێکی بەتەمەنم بینی زۆر پیر بوو لە کەناڵی کەرکووک مخابلەیانەکرد لە عینەکە بە گۆچان هاتبوو دایە تۆ چۆن بەو حاڵەتەوە هاتوویت ئێستا تۆ بێ لە ماڵ و ئیسراحەتکەی بەڵام چۆنە هۆکار چییە بڕیارت داواتوی بەشداربی ئەیوت ئەگەر من ئەمڕۆ نێم کەی بێم ئەوەتەی هەین ئێمە لە پەنگە خۆینەوانێ ئەمڕۆ ئەبێ هەمووی بتەقێنم هەمووی هەڕێژ
ئەمڕۆ بێ هەمووی بڵێم ئەمڕۆ ئێمە بەڕاستی ینی منیش خۆم وەکو جەنابەت وتی دەیان جار چاوم پڕ بۆ لە فرمێسک لەسەر ئەو لە پڕاتەقینەوەی یەک هەڵوێستیە ئەو یەک هەڵوێستی میلەتی کورد لە ئەمریکا و بیگرە حتا بەداخەوە ڕۆژهەڵات تعلیمێکی ئەعلامی گەورەیان لەسەر کە ئەتەرنێتیان قەتەعکران زۆر ئاگامان لیان نییە ئەجینا من دڵنیام لەوێش بەسەر ئەوەشا من دوو ڤیدیۆم بینی دوو گەنجی ڕۆژهەڵاتی کە سوپاسی باشوور ئەکەن ئەڵێ ئێمە خۆتان نەزانەوە زەمان چۆنە بەڵام ئێوە لە باتی ئێمە قەرزەکەی ئێمەشتان نا بەرامبەر بە خۆر ئاوا سپاس کە پژگیری ڕۆژ ئاواتان کرد ئەمڕۆ گەورەترین پشتیوانی بەڕاستی باشوور بوو بە قەڵا بوو و ئیشەڵا بێ بە قەڵا بۆ بەشەکانی تریش بەڵێ من شتێکی کەشەڵێم یعنی پێم وایە خەڵک میلەت حەزبە کوردیەکانی باشووری ناچار کرد کە ئەبێ پشتیوانمان بن یعنی دقیق وایە نامەیەکی گەورە بە هەمیان گەیشت ئەم ڕژانەی کوردایەتی باشە نایەن پەراوێزەخرێن بڵێ هەموو کە هاوارەکرا یەک دەنگین یەکین یعنی پێیان وتراتەوە ئەبێ بیکەنە بێ لەگەڵمان نابن یعنی ئەوە شتێکی جوان بوو من ئەمە شعوری خۆمە وامە بینیەوە ئەو هاوڵاتیانەی دهۆک و زاخۆ کە هاتنە سەر شەقام و من لەوێ ئەم بینی و شیعارەکەیان جارە ڕۆژی یەکەم هەندێک چالاچین بینی بە تایبەتی لە شاری هەولێر ئەو قارەمانانەی ناو شاری هەولێر کە ئەچوون لە بەردەمی ئوتێلەکانە چی ئاڵای تورکیا بوو دایانەگرت لە هەندێک شوێن ئارمی تورکیا دانرابوو یا هەندێک دوکانی عەرەب خواردەمەنی ئەوانە بە زۆر عەلەمی کوردستانیان پێ هەڵەواسین یا هەندێک چالاکی ئەوەی کە عەرەبی قسە لەگەڵاکە ئەبێ بە عەرەبی جوابی بیتەوە نەخێر من عەرەبیش بزانم هەر جوابی نایەمانە بێت تۆ بە کوردی قسەکەی تۆ لە شارەکەی منای ئەمانە هەمووی جۆرێکە لە ئەو هەست و نەستە نەتەوایەتیە پەنگ خواردووی کە لە ناومانایەتە خەریکی ئەتەقینەوە کە بەڕاستی ئەم حیزبانە وایان لێکرد بووین کە ئەمە هەمووی قبوڵکەین بەڵام ئیتر لە مەسەلەی ڕۆژ ئاواوە کەس ئەمەی پێ قبوڵ ناکرێت بۆیە ئەبێ حیزبەکانیش بە خۆیان نابچنەوە بێنەوە سەر ڕێژکەی نەتەوایەتیەکەیان و ڕێگای دروست بگرنە بەر بەسە ئیتر یەکتری شکانن بەسە ئیتر شەڕکردن پۆست ریشارد نیکسن سەرۆکی ئەمریکا لە ساڵانی وابزانم 75 کاتانە بووە قسەیەکی جوانی هەیەڵێ هەموو فەلسەفە و هەموو شتە ئینسانیەکان میلەتان یەکەکەن بەڵام حەزب و ئاین میلەت دابەشەکات لە باشوور یەکێ لە کێشە گەورەکەمان ئەوەیە حزبەکان ئێمەیان دابەش کرد و واش دابەشیان کردین ئەبوایە تۆ لەگەڵ ئەمیان بیت و دوژمنی ئەوی تریان بیت ئێستاش مەسەلەن من هەنێک کەسە بینم لەوە دەروێشانی و حزبانە بەبێ ئەوەی خۆی ئاگای لێبێت سێرەکەی ئەمەڵێ جەلالی و ئەوەڵێ مەلایی دابەزنە سەر یەکتری کاکە ڕۆژی نەما تەواو تۆ تانێ دوژمنت یەک دوژمنە هەر هەموو خۆشبەختانە ئەو هەستە زۆر کاڵ بۆتەوە و من ئێستا ئەوەی کە هەچ کوردێک لە زاخۆ هەتاوک و دۆک و هەولێر و ئەوانە کە لەوێ ئەژین هەمووی بە برای خۆمەزانم هەمووی بە کەسی خۆمەزانم و ئەو پەڕی خۆشحاڵم لە مەسلەی ئەوەی کە ئەیان بینم ئەو هەستەی من هەمە لە سلێمانی ئەویش هەمان هەستی هەیە ئەو کوردەی یعنی من یەک قسەیکی جوانی کۆمەڵێ هاوڕێ لە وازانم لە کەنەدایە یا لەکێ لە وڵاتانی ئەوروپایە خۆنیشاندەرەکان هەمووی لەوێن ئەوەی کە وێنەکەی گرتووە ئەڵێ بە هەسەدان هەزار کەس ئێمە کۆبووینەتەوە لێرە بڕواتان ببێ یەکێکی ناناسێت تەنها هەستی نەتەوایەتی ئێمەی کۆ کردوتەوە هەر یەکەشمان بە دیالێکتێک قسە ئەەکەین بەڵام لێرایە ڕێک خوشک و براین ئێستا منسمە ناویانەوە کەس من ناناسێ منیش ئەوان ناناسم بەڵام ڕێک خوشک و براین ڕێک ئەچم بۆ لای خوشک و براکانم
ئەمە چی وارە بنەکە ئەمە هەستێنێتەوەیەکەم ئەمەم کاگرێبووە بینیش کورد لە سەرتاپای کوردستانە بینیم و دواهەمینیشان هاتنەوەی ترمی شەهید ئەحمەد بوو کە هاتەوە لە سمێلکاوە چیان بۆ کرا چی بۆ کرا کە هاتە زاخۆ هاتە دۆک هاتە هەولێر تا گەیشتەوەوێ خەڵک چەند بە پەرۆژ بوون ینی من ئەو خەڵکی شاری هەولێر مەبینی بەو شەوە ئەچوون بەردەمی سیارەکانەگەت و ڕسمەکەیان ماچە کرد و دەستی باوکی عینەکەیان ماچە کرد چەندێک دڵم خۆشە بوو دڵم تەنگ بوو بۆی کە تەرمی شەیدێکمان بۆ هاتەوە بەڵام چەندێک دڵم خۆشە بوو کە خەڵک ئەحساسی چەند جوان کوردایەتی چۆن تۆ ئەو شەیدە بەی خۆی ئەزانێ ئەمانە دیسانەوە ڕەتیکەینەوە بە سینەماوە وەڵڵاهی ئەمە هەمووی مەتریالی سینەمایە هەمووی چیرۆکی سینەمایە جا بۆ خۆ کاگرە بوارجان تۆ سێرکە زۆربەی ئەو فیلمانەی کە با بڵێن سیڤینگ the Rhine Soldiers ئەوەی هین ستیڤن سپیلبەرگ خۆباتی شۆڕ جەنگی جیهانی بەڵێ سەربازێکی ڕایان باشە بۆ ئەو چی جیاوازێکی لەگەڵ ئەمانەی ئێمەیە هەیە اینجا من مەبەستەکەم لەوەیە بوو ئێمە ئەگەر بێت و سەرنجی بینێ بابەتی زۆرمان بینی لەم ڕۆژانە بابزانین کاک بابان حەمە ساڵح کە خاوەنیان پێگەیەیە لەگەڵمانەڵێ سڵاو و ڕێز بۆ ئێوەی خۆشەویستەوەرەکە بەرخودان و فلیم-سازانە بێ زەحمەت پرسیارێک وەکە بینن سینەمای ئێران زۆر پێشکەوتووە لە ڕووی کوالیتی و سیناریۆوێتت ئەمە پەیوەندی بە حکوومەتی ئێرانەوە هەیە نازانم داهاتوی ئێران چی بەسەر دێت بەڵام لەم بارودە دۆخە ڕێڕەوی سینەمای ئێران چی بەسەر دێت وەک ئێستا جێی سەرنجی سینەماکارانی ئێمە ئەبێت پێشکەوتوی سینەمای ئێران پشت بەستە بە دەرهێنەرەکان یان دەسەڵاتی ئێران لە ڕاستیە زۆربەی ئەکتەرەکان بیستمانە کە سەر بە خۆی یەکی تریان ئەوێت نەک ئەوەی ئێستا هەیە کە سەر بەخۆی ئەو کەسە نەک ئەوەی ئێستا هەیە سەر بۆ خۆیەکی تریان ئەوێت بەڵێ من ئەگەر ئەتوانم سەرنج و تێبینیەک لەسەر ئەمە بم بە حکمیەوەی کە وتم 4 فیستیڤاڵی فەجر لەوێ بوومەوە تا ڕادێکی باشیش توانیم لە زۆرێک لە دەرهێنەرەکان و لە ئەکتەرە بەناوبانگەکانیانەوە نزیک و قسەشم لەگەڵا کردوون لە نزیکەوە تۆزێک فارسیەکەم باش بوو لەگەڵیانە توانیم من ئەو فزولیەتیشم هەیە ینی لەوێ هەچ ئەکتەرێک هەر هینێکم بینی بێ یەکسەر ڕام کردووە بۆ لای ڕسمێکیم لەگەڵا کردووە ینی بۆ نمونە ئەو ساڵە ئەزغاری فەرهادی هاتە ناو بەشی مارکتینەوە یەکسەر ئێمە خۆمان پێناسان کە ئێمە هونەرمەندانی سینەماکاری کوردین لە کوردستانی عێراق و لە سلێمانیەوە بەتایبەتیاتون زۆری پێخۆش بوو بەتایبەتی کە ناوی کورد و کوردستانی ئەبیست و ئەمانە نیکی کەریمی هاو بە هەمان شێوە چوین بۆ لای ئەو سروشتی سەحەت ئێمە لە فیلمێکە ڕۆڵمان لەگەڵا بینی فیلمێکی کرده بوو زۆر سیناریۆکەی بەهێز بوو ئێمە کە چوین یەکسەر هەواڵی هەندێک لە هونەرمەندانی ئێرەی پرسی کە پێشتر لەگەڵیانە ئەکتینی کرده بوو لەم دوایانەش ئێمە یەک دوو ئەکتەری کەمان بینی لەمەی ئەخیرە بە حکمی ئەوانە ینی تێ ئەگەم کە وەڵامێکی کورتی ئەم کاکە بابان بەمەوە بەڵێ کاکە بابانجان ئێران وڵاتێکە نزیکەی 100 بۆ 120 ساڵە کامێرە ئەناسێ هەز وڵاتێکیش کە بە زووی کامێرە بچێتە ناوی زۆر زوو مەسلەی دید و بۆچوونی وێنە و دۆکۆمنت و تا ئەوەی کە ئەو پێشکەوتوانی کە لە مەجای سینەمایە دروست ئەبێت لە پیابوونی سیناریۆ سیناریو نووسوانە زۆر زوو لە ناویە گەشەکە بۆیە ئێران هەست کەسێک لەسەر حکم بێت لە سەردەمی خاجاریەکان و هەتا ئێستا ئەوان ئیش بە کامێرە ئەکەن و ینی ئەوە یەکێک لەو دۆکۆمنتانی تۆ سەیری کە لە درامای شارەزادە کە باسی ئەو سەردەماکە سینەما هەبووە خەڵک چۆ بە سەیری فیلم و بۆ سینەماکە ئەوە بەشێک بۆ لە کەلتور ئەمانە هەمووی پێشکەوتنی دروست کردووە ئەوەی من لە دەمی هونەرمەندەکان و فیلمسازەکانی ئێرانەوە بەعزێک گفتوگۆمان تاوتۆ کردووە
لە لای ئەوان سینەمایەکی سەر بە خۆیان هەیە تایبەتە بە خۆیان ئەو سینەمایە کە توانیوێتی کارێ بکە کە با بڵێن ستایلێک بە خۆیان بێت کە فیلمەکە بینی ئەزانیت ئەمە فیلمی ئێرانیە ئەمە ستایلی ئێرانە حتا ئەگەر لە دەرەوەی ئێرانیش بەرەمات بێت بۆیە سینەما لە لای ئەوان هیچ پەیوەندێکی بەدەسەڵات و بە حکومەتەوە نییە بگرە هونەر و فلم سازان و هونەرمەندان هەموو ئەو ڕژێمانی یەک لە دوای یەکێنە سەر حکوم ئیجباریانەکەن کە دەست نەبن بۆ سینەما بڤەیە بەڵام نەک دەستی بۆ نابن ئەوان زۆر عاقڵانە یەن موسسە دروست ئەکەن سینەماکە بەشێکی ئەخەنە خزمەتی ئەو پێگەوپایی کە خۆیان هەیەە لە ئێرانە بۆیە سینەمای ئێرانی ناکەوێت لەگەڵەوەژە لە دەرەوەی ئەو موسساتانی ئەوان کۆمەڵەیەک لە دەرهێنەر و لە سینەماکار و لە سیناریۆنووزی زۆر بەتوانیان لە دەرەوەی ئەو موسسانە ئیشەکەن کە ئەوانیش زۆر جار ڕژێم ئیجبارەکەن کە با بڵێن ئەو حکومەتان یەک لە دوای یەک یەنە سەر حکوم ئیجباریەکەن کە ڕێزیان لێ بگرن ینی دواهامین کار سینەماکارێکە لە فستیڤالی کان لەوێ خەڵاتی برد ناوەکەی بچۆ ئەو دەرهێنەرە بەناو بەنگە لە ئێرانە و فلیمی قەدەغێ لێ نایدێ بەڵام لە کان خەڵاتە بە بەڵام هەر هەمان شتی کەژاڵ نەبێ ئەمەی ئەخیر کە لە دواهامین وەزام پار مانگی دوو بوو لە کان خەڵاتی برد دوو فلیمیان لە پێشبڕچەیە بوو یەکیشان پەیمان عادی و ئەوان دەوریان تیابینی ڕۆڵیان تیابینی ئەوەی تر دەرهێنەرەکەی تۆزێک ناودار بوو ئەکتەرەکەی تازە بوو بەڵام خەڵاتەکە ئەو بردی ئەو فیلمە بردی لە یەک دوو خۆناغی تری شاوات یەگەم لە گۆڵدن گڵۆپوانە شاهر هەبوو جامە بەستم لەوەی کە وەڵامی کاک بابان بەمۆ لەسەرەوە کە سینەمای ئێران بۆچی ئاوایە بۆ پێشەکەوێەوە ئەوان ژیانێکی سربەست و هینیان ئەوێ بەڵێ ئەوەی کەوێراوێتی قسەمان لەگەڵا بکە و دڵتەمین بۆ لە لای ئێمە ناخی خۆی بۆ هەڵە ڕشتین کە ئەگەر بێت و ئەو کۆت و بەندەی لەسەرمان ئەسەپێنرێک هەندێک جار و یاخود ئیجبار ئەکرین ئەومان لەسەر نەمێنێ سینەمای ئێرانی زۆر زیاتر کێشار و خۆشبەختانە زۆرێک لەو ئەکتەر و لەو دەرهێنەرانشکە لەوێ ئێمە ئەیان ناسین کە من بە هەچ کامێژام و من کوردم لە کوردستانی عێراقەوە هاتووم یەکسەر ئەو بە منی دەوی منیش کوردم ینی ئەو شتە بۆ ئێمە زۆر خۆشە ینی من هەتا سیان چواریانم ڕێکەوت کرد کە قسەم لەگەڵاکردن کامود من کوردمەوەی منیش کوردم بەڵام کوردیەکەی نەئەزانی ئەوی باوکم لەگەڵ دایکمان لە فلان شوێن بوون و ئێمە هاتوونێتە تاران و لە تاران گەورە بووینەوەمانە بەڵام من خۆم بە کورد دەزانم ینی ئەمەش بە بچێتە سەر خەرمانی ئەومان کە ئێستا ئێمە شانازی بەوە کە گەورەترین دەناوداری زۆر گەورەی بواری ئەدەب و شعر و هونەر و سیاست و دینی گەورەی میسڵ کوردن بە هەمان شێوە لەوێش واین بەڵام لە بروی مە خاوەنی دەوڵەت دین ئەمانەمان بۆ کۆ ناکرێتەوە نەوید یەکێکە لە ئەکتەرە هەرە بەناو بانگەکان ینی هەرە ئینەکان نەوید کووردە خەڵکی کرماشانە من بۆ چوونێکی کەم هەیە لەسەر ئەو مەسلەیە کاک ڕێبوار جەنابتان ئاگاد لێ بوو پێش ڕاپەڕین ئێمە لەبەرەوەی خاوەنی دۆز بووین شانۆمان لە چی ئاستێکا بوو گۆرانیمان شێوەکاریمان بواری هونەر ئەدەب هەمووی لە ئاستێکی زۆر باڵایە بوو لەبەرەوەی خاوەنی دۆز بووین بەڵام لە دوای ڕاپەڕینەوە هەستمان کردە و ئەوەی کە پێشتر ئیشمان بۆ کرد تەواو پێی گەشتین بەڵام ئیتر ون بووینتیایە لە ئێران هەستەکەم ئێستاش خەڵکی ئێران سینەماکاری ئێران نووسەرانی ئێران شێوەکارانی ئێران ئیتر بە کورد و بە هەر هەموویەوە لەبەرەوەی دۆزێکەیە قەزەیەکی ئینسانیە چەسانەوەیەکەیە ئەلبەتە شتی جوانەکەن پەنابەنە بەر هێما بە هێما
هێما بێتە هۆکاری ئەوەی کە وێنایەکی جوان دروستکات ئیتر لە چی لە سینەما بێت چی لە شعرا بێ لە ئەدەبا بێ لە ڕۆمانە بێ لە شتەکانی ترابێ ئەو ڕنگدانەوەیە ئەبێتە هۆکاری ئەوەی کە بەرهەمی جوان دانسقە پێ بگات یعنی ئێمە لە کاتی پێشڕاپەڕین یان هەر با بڵین لە عێراق کۆمەڵێ مسلسلە فیلم لێ ئەدرا ئێمە سەیری فیلمەکانمان نەکردینی عێراقی بوون تەفسیری جیاوازمان بۆیانە بوو لە کاتێکە ئەو کەسانی کە لە پشتی ئەو فیلمانەوە بوون پشتی ئەو شانۆیانەوە بوون هەمویان زۆربیان کۆنە شوێعی بوون بەس بە زۆر کرابوون بە باسی ئیتر بەڵێ بڵێ یعنی شتێک لە دافعێک لە پشتیانەوە هەبوو اینجا سینەمای ئێران من وای بۆ ئەچم بەڵام ناتوانم زۆر لەسەری بڕۆم چونکە زۆر ئاشنایەتیم نییە لەگەڵی زۆر تێکەڵ نەبوومەوەکویەوە یا مەسەن ئێستا گەر مەسەلەن برادەرانی ڕۆژهەڵات فلیم سازەکانیان ئەوانەی کە لە ئێستا لە باشوورن کە لەگەڵیانە قسەکەین لەوەی بۆ چوونیان جیاواز بێ بەڵام من ئەمە بەگشتی ئەڵێم یعنی حەقم بەسەرەوەنی هەنێکیان کە بوونە بە داردەسی دەسەڵات ئەویان جیایە ئیش بۆ دەسەڵاتەکەن لە بەرمە بەستێک ئەوەیان جیایە بەڵام ئاوایە بینمەوە بۆ نمونە ئێستا لە تورکیا وانە تورکیا کوانێ ئێمە چەند فیلمی تورکیمان بینی بێت بگاتەکان هەر مازگۆن هەنێک هەیە بەڵام زۆر کەمن بۆ بەڵگەنووری جەیران ئەوە ژێشێکە لە باڵێن دەرهێنەرە باشەکانیان کە ئەتوانێت بگاتە ئەو ئاسی ئەو فیستیڤاڵانە بەڵام بە بڕوایمان هەر بۆ تەئید بۆ قسەکەی جەنابێت لە سینەمای تورکیایە کەسێکی وەک کازم ئۆز دەرهێنەرێکی وەک ئەو سێ فیلمی هاتۆتە ئەم شاری ئێمەوە بینیمانە دایکە ئەلیف و لەگەڵ زەڕ و ئەو فلیمەی تری کلۆی بەڕەمز زۆر بە جوانی کەلتوری نەتەوەقی خۆی پیشانەیە کە چۆن لەژێر داگیرکاریە لەژێر لە ناوبردنە لەوێت کە ئەو شوێنی ئەو لێ ئەژی ئەو نیزامە نایەڵێکە نەک ناگەڵە ئیشەکە بکەی ئەوێ هەر کەلتورەی بکا بەی خۆت بەی خۆی ئەوێ بیتزێ ئەو لە سینەمایە چەند جوان تەوزیفی ئەو شتەی کردووە من هەرسێ فلیمەکەی ڕایچڵەکان لە هەرسێ فلیمەکەی بە دڵی پڕەوە ئاهاتمە دەرەوانێ ئەمەیە کاریگەری سینەما جاوی جەنابی شوێ باسی کرد کە لە لای ئێمە لە هەفتاکانە سینەما بۆچی نەبوو لە برەوەی سانسۆری لەسەر بوو ئەو کامێرانەی کە هاتنە شارەکانە تەنها لایم سەورەکان بوو کامێرەی ڤیددیۆیی لە دەستی تەنها تەلەڤیزۆنەکانە بۆیش بە دەستی بەحسیەکانەوە بوو کە نێهێش لەوەی ئەوەی کە خۆی مەبەستی بێ هیچی تری پێ بکرێ ئەجینا دەیان گەنجولاوی وەکو جەنابێت کە کاتی خۆی قەرەجت تۆمار کرد و ئەوە لە مێشکتا بوو ئەمانە لەوانە دەیان چیرۆکی تر لە مێشکا بوو بێ نەتوانی بێ لەبەر بێئیمکانەتی نەبوونی کامێرایکی پێویست نەبوونی دامێکی تەواو ئەو پێویستیانی کە ئێستا لە دروستکردنی فیلمێکە پێویستە لە ستافی پشتی کامێرە و لەگەڵ هەموو تەکنیکەکانی سینەما ئەمانە لە بەردەستان نەبووە ئەمە با بڵێن ڕژێمەکە نەهێشت بەڵام تاکە چەکێکمان بەدەسەوە بوو هونەرەکانی تر بوو هونەرەکانی تر چی بوون شانۆ بوو بە دەرەجەی یەک مۆسیقا بوو شێوەکار بوو شانۆ سەنگەرێک بوو لەو سەنگەرەوە ئێمە مقاومانە کرد لەو سەنگەرەوە ئێمە فیشەکمانە نابە دوژمنەکانمانەوە هەمووش شانۆگەریەکانیش کە ئەکران هەمووی شتی ڕەمزی بوو چەسانەوەی نەتەوەکانی کەمانێنا ئیتر خۆی بینەرتی ئەگەیشت کە ئەمە میلەتەکەی ئەوە لە هەشتا و چوار دانوستانێک بوو لەو کاتەیە کامیرەیەکی سینەمایی 8 ملی ممان شت برد کۆمەڵێ فیلمی 8 ملیمان کڕی و چیرۆکی خاوبوونەوەی هەنگاوەکانی مامۆستا حەمە فەریق حەسەنمان هێنا و تەسویرمان کردمانە کورتە فیلمێک مۆنتاژیشمان کرد مۆنتاژ برادێکمان تەلەبە بوو لە ئاکادمیە چوو لە ئاکادمی مۆنتاژی کرد و هێنایەوە و بەڵام ئیتر کە دانوستان ڕایگیرە ئێترۆ فیلمە بۆ خۆی مایەوە یعنی ئەو سانسۆرە کێشە بوو نەمانەتوانیەوە تەسویرمان کرد بەڵام چۆن پێشانی بین لەکوێ پێشانی بین یەک دوو کاری با بڵێن کۆمەڵایەتیش کرا
یەکێک لەوانە ئەو کارە برای مەولوی ڕەحمەتی تیا دەورێ بین دە پەنجەکانم بەرەوە ئەوە مەسەلەن ڕێگەی بەو شتە کۆمەڵایەتیانە ئەیا کۆلارە و ئەوەی کە تەلەڤیزۆن نمایشەکران بەڵام هەستەکەم خولە چەخماخساز و ژاڵە و هین چی پێڵێن جەنابی مفتیش و ئەمانە لە دەستی دەرچوو بوو یا ئەو کەسەی کە تەقیمی چیرۆکوینەکەی کردبێت لە ناخا کورتپەروەەر بوو بێ من وای تەسەڵم کورتپەروەەر بوو بێت چاوپۆشی لێ کردبێت و چاوی بەعسیەکانیشی لەسەردا خست بێت ئێستاش خولە چەخماخساز ئێمە هەر باز لەواقین کە ناکۆچی ناو خۆمان هاچ خۆمانین با بێن بەلای کۆمنتی برادرانەوە بێریڤان غازی بێریڤان خان یەکێک لە کەسە ئازیزەکان مەڵێ لە هەموو شتانە جوانتر پەروەردەی ئاستبەرزی ئەو هەموو کوڕ و کاڵە بەیەکەوە لە یەکەم ڕۆژەوە لەوێم ئافرەتێک چیژێک هاوارێکی نەکردووە بێزارێکی دەرنەبڕیەوە کە کوڕان بێزاریان بکەن ڕەفتارێکی ناشرین بنوێنن سوپاس بۆ کوڕ و کاڵی مەردی کورد ئەمەی ئەم خانمە بەڕێزە باسی ئەکا من لە دەمی عەرەبە شۆڤێنیەکانەوە بیستومە کە هەر لە ناو ئەو سۆشیال میدیایی کە ئێمە باسمان کرد کە دایان ناوە وێنەی ئافرەتێکیان بە بۆنەی سەری ساڵەوە لە بەغا ئافرەتێکی سەر ڕوود هاتبووە دەرەوە بڕواو ببێ 200 گەنج خۆی لێ نزیکەکەنەوە بە باوژێکن بەناو سیارەکە خیژێچێتە ئاسمان بەڵام لە هەمان کاتا لە لای ئێمە لەبەروی ئێمە میلەتێکی شارستانین و میلەتێکی ئەو شتانەمان زۆر تێپەڕانوە و بەو شێوەیە گۆژ نەکراوین و لە لای ئێمە مافی ئافرەت ئەمەندە لەسەرەوەی لە لای ئێمە نمونەمان شەڕوانەکانە نمونەمان لەوەیە کە کەمترین دیاردەی مەسلەی ژن کوژی ئەوانە کە زۆر کەم بۆتەوە نەماوە و ئەوەی کە هەش بوو کاریگەری دین و کەلتورێکی کۆن و ئەوانە بوون لە سەرمان بوون و کاریگەری ئەو دراماتورکیە خراپانە بوون کە بەداخەوە هەندێک کەناڵ بەخشیانە کرد ئەژینا ئەوە دابوونەریتی ئێمە نەبوون لە لای ئێمە تەنها ڕێز هەیە بەرامبەر بە ڕەگەزی بەرامبەر چ نێر بەرامبەر مێ چ مێ بەرامبەر بە نێر ئەوەش بەشێکە لە مەتریالی کاری سینەمایی یعنی ئەوە ڕۆژانە ڕەنگە لە سۆشیال میدیا دەیان چیرۆکی ئاوا ببیستم ینی من ئەمڕۆ آخر شت کە بینیم عەرەبێکە لە هەولێرە لە ناو ئیزدیحامە لە ناو سیارەیە ئەڵێن نیو سەعات بۆ 45 دقیقە لە ناو ئەم سیارەیە لە ئیزدیحامەیە جۆم لێک هۆڕن نەبووە هۆڕنی سیارە ئەمە کەلتورە ئەمە کەلتورە دەیانی تری ئەوان بینیوە لە ناو ئیزدیحامی سیارە لە جادەی مەولەوی عەرەبەکان ئەڵێ ئەی خەڵچینە ئەی هاوار خەڵچینە لە بەغا لە جنوب لەوانە سەیریکەن ئەوە من سەعاتێکە لەم سیارەیەم ئەلێرا جۆم لە یەک هۆڕن نەبووە هەر هەمووی لەسەری خۆیان وەستا و ئەزانە لە پێشەوەی ئیزدیحامەتی کەس هۆڕن لێ نایە پێویست ناکە لە لای ئێمە بەس بە هۆڕن ناڵن لە شوقەکەشتا بخەوی ئەم کەلتورە فڕێن ئەمە جوانیەکانی ئێمەیە ئەم خانمەش کە باسی ئەوە ئەکا ئەوە ژێکێکە لە جوانیەکانی کەلتوری ئێمەی کورد و بەلای منەوە ئەویش هەر با بڵێن بیرۆکەیەکی جوانی سیناروێ بڵێ ئەوە ئەزانی چۆن کاک ڕێبوارجان گەلێ جار باری دەرونی زۆر جیاوازە یعنی ئەو خەڵکی کە هاتوو بوو بۆیە بۆ پشتیوانی هاتبوو ئەو لایەنە زۆر زاڵ بوو بەسەر باری دەرونی هەموو تاکێک لەوێ بەس کاکسەکە لە ڕۆژانی جژنی نەورۆز و سەری ساڵ و ئەمە ئەو قەرەباڵغیە هەر دروست ئەبێت یعنی قەت نایبینی تەحەڕۆشێک قەت نایبینی خۆنزیکردنەوەی گەنجێک لە ئافرەتێک کەلتورە لە ناومانە بەڵام ئەمەی ئەم جارە نەک کەس ناتوانێت ئەو تەحەڕۆشە بکە من دڵنیا بووم کە ئەگەر کەسێکی دەریشەوانێ شتێکی نەشایی بکردایە بە سەدان گەجە چوونەوە بەگژێ بە تاکید بە دڵنیاییەوە ئەوەیە جیاوازیەکەی ئەوەی کە باسە کرد لە بەغا ئافرەتێک چیلیەکەن بەڵام لە لای ئێمە کەس ناوێرێ بیکات ئەوەی لە ناو خەڵکەکە ڕایەکە نادا
بەڵێ شەرمە نیوەی ئەو گەنجانەی ئێمە ئەم گەنجانەی ببوورە قسەکە پێ بڕیت ئەمە هەرویستم دەوڵەمەنی ئەم قسەیە بکەین زۆربەی زۆری ئەو گەنجە لە خۆبردووانەی ئێمە کە هەر ئەو شەوە کۆبوونەوە بۆ بەیانی پاسیان بۆ حاضر کرا و چوون بۆ ئەوێ بینینی خستنە خوارەوەی جەنازەی ئەو شەڕپانەمان بوو کە ئەو دڕندانە بەو شێوە ناشری نەخسییانە خوارەوە یعنی ئەمە ئاگری لە هەمومان بەرلا ئەمە دەنیز لەوێ هەڵ ئەیرێ دەنیز شەرەفی منە پێشەوەی شەرەفی ئەوان بێ لێرەوە من هەست بە ئەتکردنی شەرەفم ئەەکەم لەبەرەوە پێم قبول ناکرێ گەنجەکانمان ئاواکەن بداخەکەم ئێمە چوونێتە تەمەنەوە و لە لاوێتی خۆمانە هەریەکەمان بەشی خۆمان کوردایەتیمان کرد لە سەردەمی لەگەڵ لە خوێندکاریمانە و دژی دڕندەترین نظامی ئەو سەردەما و ئەوەی کە لە درامای گەردەلووی شاپشانە ئیرێ بۆنەوەکانمان ئەوە مشتێکە لە خەروارێک بۆیە ئێسا ڕەنگە تەمەنمان زۆر یار ڕێمان پێنەیە بتوانین ئێمە کۆ گەنجانە بکەین بەس ئافرم بۆ ئەو لاوانە کە ئەمەیان پێقبول نەکراوە یەکسەر چوون بۆ ئەوێ ئەمەش دیسانەوە بۆ دەوڵەمەندکردنی قسەی ئەو خوشکەمان کە ئێستا ئەو کۆمنتە جوانی نووسیم بزانین کاک هیوا ئەحمەد پێش کاکیوە ئەحمەد کاک بابانجان لە لای من ئەو نووسینەت ئەوەنە دەرکەوت بەسوا بزانم وەڵامێکی تێرمان نایەوە بۆ ئەو بابەتەی بەڕێستان کاکیوە ئەحمەد دەڵێ من پێم وایە لە باشوور سیناریستی وریامان نییە کە بتوانێت سوود لەو تراژیدیانە وەرگرن و بیکەنە فیلم بە ڕوویەکی تر لە باشوور کەسانێک لە سینەمادا کارەکەن کە تەمەڵن لە فکر و لە دەرهێنان بە دوای کاری سادە و ساکارە ئاگەڕێن کاک هیوا لە کاگیوای نەلووی جەوات تێگەمەوە هاوڕێ خۆشەویستمانەویش هەر لە پەیمانگای هونەرە جوانەکانی تەواو کردووەوە وەزانم لە شاری بێرگنە لە نەرویج لەگەڵ خاتوڤیانە لەوێ کاری هونەری زۆر گەورەوین ئەەکەن لێرەوە خۆشەویستی و ڕێز و حرمەتم بۆیان ڕێز و سڵاوی تایبەت من بەشێکی قسەکانی تێید یەکەم بەڵام بەشێکی تێیدی ناکەم کە تەمەڵی نییە نەگەیشتوین کاکە هیواجان بەو ئاستەی کە میلەتان پێگەیشتون ئێمە پێویستمان بە دەیان دام و دەستگای ئەکادیمی هەیە کە ئێمە بتوانین سیناریۆ نست دروستکەین هەرچەنە ئەبێ خۆڕسک بێ بەڵام ئەوێ لە ڕووی ئەکادیمیەوە بزانێت چۆن بنووسێەوە دقیق بزانێت چیرۆکەکانی چی لەکە بۆیە بە ناچاری ئێمە لە سەرەتای دروستبوونی سینەمایە دەرهێنەرەکان زۆری پەنابەنە بەر ئەوەی کە خۆیان سیناریۆکان بنووسن تاکوتەرا سیناریوی باشیان تیا هەڵەکەوێ بەڵام ئەمە زۆر کەمە ینی بەڵام سەرەتایەکی دروستە بوونی ئەکادیمیەکان بە تایبەتی بەشی فلمسازی و لە ناویشیە اختصاصی سیناریۆ نووسین ئەمە شتەکە ئەباتە پێشەوە و ئەوانەی کە لە دەرەوەی بەشی فلمسازیەکەن ئەتوانن ڕێگە ئەکادیمیەکان لە ڕێی گۆگڵ و ئەو سەرچاوە باشانەی کە لە ناو ئینتەرنێتە هەیە بتوانن خۆیان ڕۆشنبیرترکەن دەوڵەمەندترکەن و سیناریۆش کارێکی ئەوەنە ئاسان نییە بەڕاستی یعنی ئێمە ئێستا بازێ لە هاوڕێیانمان سیناریۆ ئەنووسن بەڵام کە تەواوی ئەەکەن بێلەوەی کە یا بە 10 هاوڕێی برادری تەماشای کا و تێبینی و سەرنجی باتێ لە ئاخر ڤێرژنیا بۆ ئەداپتەرێکی سیناریست ئەگەڕێ بۆ دکتۆرێکی سیناریست ئەگەڕێ ئەمانە هەمووی بەڕاستی و ئەوش بودجەیەوێت کەسێک هەیە کە ئەوە بە زۆری لە وڵاتی ئێران و لە ئەوروپاش زۆرە ینی من نمونەیەک لە فیلمی بێکەسە کارزان کە سیناریۆکی یا بە ئێمە ناوی پیتەر هێمڵتۆن لەسەر لەژێر ناوی سیناریۆ نووسەکان نووسرا بوو کارزان قادر لەگەڵ ئەو پیتەرە نووسرا بوو وتم کارزان ئەوەنەی من بزانم ئەم سیناریۆ خۆت نووسیت وتی بەڵێ ئێمە چێە وتی ئێمە دکتۆرەکەمە دکتۆری سیناریۆکەمە من بە سویدی نووسیم خسمە بەردەسی ئەو بۆی عیلاج کردم بۆی چارەسەرکردم ئەو دیمەنەک لە چوابێ ئەو دیمەنیان لە چوابێ ئەوە چۆنە بێ ئەمە پێوترێت دکتۆری سیناریۆ ئێمە پێویستمان بەمەش هەیە ئەوە بە زۆری لە ئێرانە هەیە ئێمە زۆرێک لە دەرهێنەرەکانمان پەنابەنە بەر ئەو
با بڵێن دکتۆری سیناریوانەی لە ئێرانە هەن ئەوانیش لە ڕوانگەی سیناریۆ ئێرانیەکانەوە سەری سیناریۆکەی تۆکەن ئێتر خۆشی بێترشی بێ کاتێکە زانی تابعێکی سیناریۆی ئێرانی بەسەر سیناریۆکە تا هەنیە کە ئەمە بۆ ئێمە ڕەنگە بڵم زۆر خۆش نەبێ لەبەروی ئێمە لە سەروبەنی ئەوان ئەمانەوە سینەمای کوردی دروست بێت سینەمای کوردیش بە شێواز دروست ئەبێت بە مۆرک دروست ئەبێت بەو بوونی فلمێک کە تاموبوونی چێژی سینەمای کوردی بە ینی دوهامین کاری کاک هەورازێکێکە لەو کارانەی کە شایانی شایستەیە شایانی ئەوەیە بە سیناریۆکەی بە چیرۆکەکەی بە کاری دەرهێنانەکەشی هەتا تەکنیکەکەشی کە ئێمە دەستخۆشی و بەردەوامبوونی لێ بخوازیین یەکێک لەوانەی کە بۆن و بەرەمەی شتی کوردی لێ ئاهاو جاوە بۆ هاوڕێمان کاک هیوا من بۆ کاک ڕێبوارە بۆ چوونێکی کەمەیە منیش بڵین ئیزافەیەک بۆ قسەکەی بەڕێزدەم کاک هیوا یەکێ لە کێشە زۆر زۆر گەورەکانی ئێمە لە بواری فلیمسازیە ئێمە تا ئێستاکە بازاڕی فلیمسازیمان نییە ناڵێم کزە یعنی هەموو فیلمەکان چاوەڕێ ئەوەن لایەنێک پشتیوانی بێت لایەنێک خەرجی بۆ سە خەرجکات تا تایبەتمان نییە بە کوردی بڵێ بڵێ ترکە ئەوە نەبوو گەشە ناکات گەشەکەی لە چینەما گەشت کەتی تایبەت پێشێخە بڵێ ئەبێت تۆ بازاڕت هەبێت کە بازاڕ نەبوو آخر با بڵێن ێستا هەر باسی کاکەورازمان کردی شێکی جوانی کرد دەستی خۆش بێ بەڵام چەند ساڵە کاکەورازیشی نەکردووە زۆربەی فلیم سازەکانمان زۆربەی دەرێنەرەکانمان چەند ساڵێکە ئیشان نەکردووە هەمووشی کێشەکەیان بودجێ هەمووشی کێشەکە بودجەیە بەڵام ئەگەر هاتوو بەڵام ئەگەر هاتوو فیلمەکە پارەی خۆی گرتەوە و ئەکتەر و سینارێست و دەرهێنەر و هەموو خێریان لێبینی و فیلمێکی کەش و فیلمێکی کەش و فیلمێکی کەش و بازاڕێکی وای بۆ دروست بوو ئێمە خۆمانی بۆ تەرخانکەین ئەلبەتە ئیتر خۆی لە خۆیان لەو بەردەوامیە گەشەی سینەما دروستە بێت بەڵام کە دروست نەبووە یان ئەگەر کاڵ و کرچیەکە بێ ئەوەیە ئەبێت دوو خاڵ لەما باس بکەین کاک سەرکەوت هەم بۆی کە کاگیواش قەنەعەت بکاتەوە ینی من بەشێکی تەیید یەکەم لەسەر ئەوەی کە سینارێنووسی ئەوە وامان نییە ئێمە باسی کەرتی تایبەتەکەی کەرتی تایبەتیش ئەو فەندەی کە بەدەستیوێتی و پارەی بەدەستیوێتی بیخاتە پرۆژەیەکی سینەمایی بەهێزەوە یا شتێکی کاڵ و کرجە و زەرەرکە ئەبێ بیخاتە کارێکی بەهێزەوە کاری بەهێزەکەش چییە یەکەم شت چیرۆک و سیناریوێ یەکەم شت بوونی چیرۆک و سیناریوێ ئەگەر ئێمە ئەم لایەنەمان بەهێز بێ وەکوی کاگیوا باسیەکە شایستە بێت هەڵبەتە کەرتی تایبەتیش ئامادەیە بووە بە بڕوای من ینی لە دوای بوونی سیناریوێ دەرهێنەر تا حدێک ئێمە دەرهێنەری ئاستی جۆرا و جۆرمان هەیە ئەوە لەوان کە گەشە بکەن و بەرەو ئاستی باڵا بڕۆن و بوونی تەکنیک جاران بیان و بوو ئێستا هەموو جۆرە تەکنیکێکەیە ستۆدیۆ هەیە لێرە ستۆدیۆی گرینسکرین دروست کراوە دەیان کۆمپانیا هەیە کە هەرچی تۆ دڵت ئەیخوازێ لە پێویستیەکانی کامێرە و پێویستیەکانی تەکنیکی سینەمایی لێرە دەست ئەکەوێت لۆکیشن هەزار لۆکیشنمانەیە دەست لێ نەیراوە ئەکتەریش بە بارتەقای خۆی ئەکتەری باشمان هەیە ئەگەر تۆ بۆی بگەڕی ئەگەر ئەکتەری باشی شناوێ ئەتوانی سەدان ئەمەتۆر بێنی بیانکەی بە ئەکتەر وەکەوەی لە فلمی بێکەسا ئێمە نزیکەی 1000 مناڵمان تێز کرد تا ئەو دوو مناڵەمان دۆزیەوە و هەموو کە زوازانێ ئەکتەر بەڵام دوو ئەمەتۆر بوون لە ناو قوتابخانەیەکە دۆزیمانەوە ئەمە بەشێکی ئەوەی کە ئێمە باسی ئەو بکەین کە کەرتی تایبەت بۆچی تەسەورەکەم زۆریش نەیەتە پێشەوە لە بروی ئیشی بەهێزمان نییە بەڕاستی سیناریۆی بەهێزمان نییە ئەگە سیناریۆی بەهێزە بێت بتوانانی قەناعەت بەوانە بکەی کابرا بێت 100 دەفتەر باتێ بڵێ کاکە مە ملیۆنە دۆلار لەو فلیما سەرفیکە بەس تۆ بتوانی $1.5 ملیۆن بۆ بێنیتەوە لە بازارا بۆ نایکە وەڵا ئامادەیە دەیان فلیمی تر دروست بکە ئەگەر تۆ ئەمە بکەی بەشی دووهەمیشیان کە باسی بکەین بۆ کاگیوا کە
فیلمەکانمان تا حدێکیش لاوازن ئێمە هەموو شتێک سەرەتا کە دەست پێکەی بە کاڵوکرجی دەست پێەکەی ئێمە وەکو دایرەی سینەمای سلێمانی یەکەمین کورتە فیلم کە کردمان ساڵی 2007 بوو 2005 دامەزراین 2007 دامەزراین پێش ئێمە فیستیڤالی سینەمایی گەلی کوردستان و یەک دوو فیستیڤالی کە هەبوون فیلمەکان کە ئەکران هەمووی لەسەر ئاستێکی کاڵوکرجی و بە کامێرەی VHS و بە توانایەکی مەحدود و ئیتر بە دەنگی مایکەکە و ئەمانە ینی ئەو تەکنیکە بەهێزێکی ئێستا لە سینەمایە بەوە ئەکرا 2007 یەکەمین کورتە فیلممان فیلمی ئاوێنەی هاوڕێ باجەت بوو کردمان من خۆم بەڕێوەبەری بەرهەمی بووم هەندێک کاری تەکنیکیم ئەبینی لە پشتی هینەوانە سەرم ئەسۆڕما لە سینەمای ئەمەیە ئەم فێڵوینە ئەمە ئەکرێ ئەو گەنجانە پێی گەیشتە و زۆر دڵخۆش بوو ئیتر بەدوایە فیلم کرا و فیلم کرا و فیلم کرا تا گەیشتین بەوەی کە ئێستا ئێمە لە سەر و 150 کورتە فیلمەوە بەرهەم هاتووە هەتا ئێستا و نزیکەی 15 فیلمی درێژی دۆکۆمنت و فیکشنیش هەر بەرەم هاتووە کەم تا زۆر لە فیستیڤالەکان نەتوانی ویانێنی خۆیان برن بەڵام ئەوەی کە گرنگە ئێمە کار بکەین بۆ ئەوەی کە کەلتوری بینینی فیلمی سینەمایی لە سینەما خەڵک ڕابێنین بچێت تێبگا کە ئەم فیلمە تێچوێکی تێچوو چۆ لە سینەما بیبینە چاوەڕێ مەکە بە خۆڕایی ببینی بڕۆی هاوکاریەکی دەرهێنەرەکە بکە هاوکارێکی سیناریونوسەکە بکە هاوکارێکی ئەو ستافە بکە کە لە پشتی کامێرەکە وەکو سەربازی وت جەیشێک کار ئەکا تۆ بەچوونێ بۆ سینەما و ئەو بڕەکەمە پارەی کە ئەی سی فیلمەکەکەی پیان ئەڵەی فیلمی کە دروستکەن فیلمی تر دروستکەن ئەوە من ئامادە ئەم کەلتورە جارێ لاوازە لە سلێمانیا بەهێزترە لە شارەکانی ترە بەڵام هەر نەگەیشتۆتە ئاستی ئەوە بەڕاستی ئەوەش خاڵێکە لەو خاڵانەی کە فیلم کە لەگەل لە دایکە بێ هەر زۆر زوو ئەو فیلمە با بڵێن خاو ئەبێتەوە لە دروستکردنیا نەبوونی بینەرە بەڕاستی ئەوەش تۆزە کاریگەری بەڵێ لای هەر کاکیوە ئەڵێ محسن قرمزی جول 5 فیلمی هەیە لە جوانترین کارەکانی سینەمای تورکیان و توانیەتی زۆر جوان پێناسەی ئینسانی کوردی بکات لە ژێر چەپۆکی نظامی تورکیادا بەڵێ کاکیوە من لەگەڵتام هاوڕام لەو بۆچوونەت بەڵام تۆ ئەگەر بێت و بە ڕێژەلێکی بیتەوە لەگەڵ سینەمای ئێرانە زۆر جیاوازە چونکە تۆ دەسەڵاتی تورکیا بەناو دەسەڵاتێکی دیموکراتیە و هەڵبژاردە نەکرێ و بوار زیاترە و خەڵکەکەشی لەوێ بۆ قسەکردن و ئازادترن بۆیە زۆر جیاوازە لەگەڵ خەڵکی ئێران ئەوەیە مەسەلەی باسی دۆزەکەمان کرد ئەجینا تۆ محسن قرمزیگول کووردە کازمۆز کووردە و زۆربەی فیلم سازەکانی تریان کە ئیشیان کردو ئیشی جوانیان کووردە ئەمانە فیلمەکانیان ببینە بەڵێ ئیتر تۆ بێجگەلەوەش هەنێ لە تورکەکانش ئیشی جوانیان کردووە بەڵاموانش ئەگەر بڕۆی بە بنەچیانە بڕۆیتە خوارەوە سێرەکەی کەسەکان کەسانێکی مرۆڤ دۆستن شوێعین و کەسانێکن دوورن لەو شۆڤێنەی تورک زیاتر ئینسانین بۆی ئەوانش ئینسانی شتی جوانیان کردووە نەبێنیان کردبێت من هاوڕام لەگەڵ بەڵێ من ئەگەر مداخلێ بکەم لەم تعلیقی کاک هیوایە ئەگەر مەبەستی لەوە بێ کە فیلمسازی کورد ئەگەر بیوێ ئیشی جوانەکە ئەو تا محسین کردوێتی ئەبێ ئەومان بیر نەچێ محسین قرمزگول کووردە بەڵام لەکوێ ئەژی لە تورکیا ئەژی تورکیا چەند ساڵە کامێرە ناسێ ئەویش بۆ 100 ساڵ ئەبێت کە کامێرە لە ناویایەتی ینی یەڵمەز گۆنای درۆم نەکرد بێت نزیکەی 30 فیلمە یا سەر و 30 فیلمە لە فیکشن بە کاری دەرهێنان و بە ئەکتەریتیایە بەشدارە ئەمە هەمووی بۆچیە چێ بۆ ئەوە ئەچێ کە سینەما لەوێ زۆر لە پێشترە زۆر لە ینی لە ئێرانە بەس فیلمی فارسی نمایشەکرێ ینی فیلمی ئەجنەبی نییە بوونی نییە ئەگەر هەش بێ تاکوتەرا لە تارانە لە هینا ئەمەیان فیلم هەیە ئەمەە فیلم بەرهەمیت فریا ناکەون خەڵک فیلمی ئەجنەبی ببینێ مەگە لە پلتفۆرمەکانە کە بیکڕن ببینن لە لاپتۆپ و وینەکانیانە ئەجنا سینەمایەک نییە فیلمی هۆلیوود یا فیلمەکانی ئەوروپا فیلم باشەکان نمایشکە هەر هەمووی لە
ئەو شتەیە با بڵێن سینەمای ئێرانی ئەوەنێ من بزانم تورکیاش بەشێکی زۆری وایە تورکیاش بەشێکی زۆری تەنها فیلمی تورکی نمایشەکەن ئەگەر تورکیش نەبێت دۆبلاجیەکەن دۆبلاجی تورکی ئەەکەن ینی ئەجنەبیەکان دیسانوان ئەوەی کاچەی بینێ ئەکتەرێکی ئەجنەبی نبینێت ئەکتەرێکی تورکیە بینێ بە دەنگی تورکی قساکە کە دۆبلاج کاریگەری خۆی هەیە لەسەرەوە هیوادارم ئێمەش ڕۆژە لە ڕۆژان بگەین بەو ئاستا و ئەش بێ پێی بگەین هەنگاوەکان بەرەو ئەوەیە ئەگەر ئێمە زۆفی سیاسی هاوکارمان بێ یارمەتی دەرمان بێ و لەم نەهامەتی کە ئێستا جەنگێک لە ناوچەکە بە ڕێوەیە و بەرپا بووە زوو بە زوو کۆتایی پێبێت و گەلەکەمان تایە سەرفراز لی بێتە دەرەوە ئیشەڵا ئێمە ئەو شتە ئێمە دەتوانین بە هیمەتی لاوەکانمان وە بوونی ئەو ئەکادیمیانەی کە هەیە سینەماژە بە شوێنی خۆیەگرێ و پێشەکەوێت بە بۆچوونێکی کاکفوادی هاوڕێمان کاکفواد جەلال ڕەشید بخوێنینەوەڵێ نووسینی سیناریۆ ئەبێت بخوێندرێت لە زۆر وڵاتانی ناوچەکە بە تیم سیناریۆ نووسن بەداخەوە لە باشووری کوردستان دەرێنەرەکان خۆیان ئەو کارە نەکەین ئەکەن بەڵێ دقیقەوە باسمان کرد ینی ئێمە لەبەرەوەی کە سیناریۆ نووسمان نییە کە وەکو اختصاص وەکو پسپۆڕی دەرێنەرەکان ناچار خۆیان پەنابن بۆ ئەوە تاکوتەرایەکەیە مەسەلەن ئەم هاوڕێە سیناریۆیەکی نووسیوە خۆی حەز ناکە کاری دەرهێنانی بکە یا بە هاوڕێکەی تری ئەڵێ ئەم سیناریۆ نووسی و حەزەکەم تۆ کاری دەرهێنانی بۆ بکەیت ئەمە تاکوتەرایە بەڵام قسەی کاکفوا دقیقە کە ئەوە یەکێکە لەو هینانە بەڵام ئەمە دەستپێکە ینی لەلای ئێمە دەستپێکە هیوادارم بەشی فلمسازی پسپۆڕی سیناریۆ نووسین جەختی لەسەر بکاتەوە کە ئەمە ئێستا لایەنی لاوازی ئێمەیە کە ئەمە پەرە پێبین بەڵێ بابینە سەر مەسلەی بەرخودان و فلیمسازانمان کە من بە ئەرکێکی نەتەوایەتی ئەزانم کە ئیتر ئێمە فیلمەکانمان هەوڵدەین هەستی نەتەوایەتی ئەو هەستەی کە ئێمە لە خۆپیشاندانەکان بینیمان زیاتر گەشەی پێ بدەین و هەوڵدەین هەر لە ناو ئەو خۆپیشاندانانە زۆر دیمەنی جوان هەیە زۆر چیرۆکی جوان هەیە زۆر بابەتی جوانەیە کە ئەمڕۆ باسمان کرد ئەوانە ئەتوانین بیانکەین بە هێوێنی بیرۆکەی دروستکردنی هەستی نەتەوایەتی لە لای بیان بەهێزکردنی هەستی نەتەوایەتیمان بینی یعنی لەم خۆپیشاندانانە بینیمان بەڵام ئێمە ئەبێ زیاتر گەشەی پێبینێ وەکو ئێمەی فلیم سازان ئەمە ئەرکێکی سەرشانی ئێمە فلیم سازانە و کورد ئەبێ ئەوەش بزانێت کە دوژمنەکانمان دانانیشن لەگەڵەوەی ئێمەیە بەرەو پێشکەوتنە ڕۆین و دەنگمان بەرەو دنیا ڕوا بەڵام ئەوانی شەر هەوڵە دەن ئەو خەونەی ئێمە بزڕێنن کە هایانوێ لە دەرفەتێکە ئەنفالمان کەنەوە ئەوەتانێ مەسەلەن بەو پرۆسی ئاشتی کە لە تورکیا هەبوو کرا ئەوەتانێ یعنی لە ڕووی دوو لە ڕووی جەنا هەموو لایەکەوانێک جۆگران پرۆسەیەکی پوچەڵ بوو فشە بوو ئەوەتانێ تورکیامان بینی چۆن وا لە ڕۆژاوادا بەڵێ پلان بوو ئەوە تا ئێستاێکی نەگریز بوو بەڵێ ئێستاش دانوستانێکی کە هەیە لەگەڵ سێریان کرد مەسەلەن و لە سەنەتی کۆماریەکان و دیموکرات لە ئەمریکا ئیش لەسەرەوەکەن چەمکێکی بەرگری بۆ کورد دروستکەن ئەمان هاتن یەکسەر پەنایان بردە بەر دانوستان بۆی بەو دانوستانانە جارێکی کە هەوڵدن بەڵێ زلێزەکان بکڕن شتێ بکەن یاریە بکەن ئەویش لە باربەرن کەواتە ئەو هێرشەی ئەوان دژمنانمان ناوەستێت ئەوە ئەبێ بزانین ناوەستێ و ئێمە شەبێ مستەمر خۆمان تیارکەین خۆمان ئامادەکەین وەکو فلیم سازان پشتیوانی میلەتەکەمان بین و ئەو هەستەنەوە تەوایەتیە یەک پارچەیە زیاتر گڕوتینی پێبین کاگرێ بەرجان تر نازانم لای بەڕێستان ئەگەر بابەتێکی کایە حەزەکەم باسی بکەین و کۆتایی بە وانەکەمان بێنی نەمشەو وەڵام من هەربیستم بۆ هاوکاریەکی بەڕێزت وە لە
تەقوێکردنی ئەو قسانەی جەنابەت ینی پاڵپشتێک بۆ ئەو قسانەی جەنابیشت دوژمنەکانمان یەکێک لەو جنگانێکە لەگەڵمانە ئەیکا دزینی کەلتورەکەمانە ینی تورکیا بە ئاشکرا سەر و دەیان هەزار میلۆدی کوردی دزیوە بە دەستی ئەنخەزوە کردوێتی بە تورکی ئەم کارە فلم سازیانە کە کەسانی وەک یەڵماز گۆنای و مەحسوم قورمزگل و ئەمە کازم ئۆزا ئەمە هاشم ئایدەمیرە ئەمە ئەم کەسە بەتوانایانە کە هەمانن ئەمانە هەر هەمان کە کارێکەکەن ئیجباریانەکە کە وەک کارێکی تورکی نمایش بکرێن ئەمە جۆرێکە لە دزینی کەلتورەکەمان ئێمە زۆر باش بم پێی بەم شتابین و ئەشزانین ئەو شتە وایە و دەرێنەرەکان خۆشیانزان بەڵام ئەمڕۆ لە چوارچێوەیەکە مەجبورین لەژێر ئەمڕازی با بڵێن ڕەمزە کاری چیرۆکەکانمان بکەین کاری فیلمەکەمان بکەین بەڵام ئەمە ئەوە ناگەێنێکە ئێمە با بڵێن دەستمان واڵانە یا با بڵێن شتێک لە هزرمانە نییە کە ئێمە ئەو شتە بکەین کە بچینەوە بەگشت دوژمنەکانمانە ئەمە هەمووی با بڵێن کوردەواری لە دووتوێی نانێکی گەرما بۆیان هەڵەگرین ئەو سەرفرازی و گەیشتن بە دەوڵەتی خۆمان ئەم ڕۆژ نەبێت سبەی ئەبێ سبەی نەبێ دوو سبەی ئەبێ هەر ئەبێ ببێ چون گەلێکی زیینوی بەتوانامان هەیە ئێمەش لەم خۆناغا وەکو فیلم سازان ئەبێ ئەرچی سەرشانمان جێبەجێ بکەین بە دۆکۆمنتکردنی هەموو ئەو ڕووداوانە کە لە ناو ئەرشیفی خۆمانە هەڵگیرێ و بە دنیای بڵین ئێمە نەتەوەیەکی هەین بووین ئێمە لە بواری فیلمسازیە ئەمە بەڵگەکانمانە کە هەموو چیرۆکەکانی خۆمان بژێڕینەوە و بەڕاستی نازانم نەبوونی دەسەڵاتە نەبوونی استراتیژە نەبوونی ئیمکانیەتە کە ئێمە وەکو پێویست لەسەر چیرۆکەکانی خۆمان ئیشمان نەکردووە کوا چیرۆکێکی وە گەێنراوەتە هەموو جیهان کە باسی ئەنفال بکە 182,000 ئینسان زیندە بەچاڵ کرێت ئێستا عەرەبێکیەت بۆمان ئەجێڕێتەوە لە سژنا چی ڕوویاوە ئەو کابرایی کە خۆی لە سژنەکە بۆ بینێت بە مەساتی بۆمانە جێڕێتوانە کوا ئێمە توانیمان ئەمە بکەین بە فیلمێک و بیکەین بە ناسنامە بە دنیای بڵین ئەنفال ئەمەیە ئەمە چیرۆکی ئەنفالە کوا ئێمە توانیمان چیرۆکی هەڵەبجە بکەین بە فیلمێکی جیهانی و بە هەموو دنیای لە هەموو دنیا دەنگ باتەوە وەکو ئەو فیلمە هەندی سلاکدین ملیۆنێر ملیۆنێری دەڕەکە هاژار نشینەکان کوا ئێمە توانیمان ئەمە بکەین پێویستە هەنگاو بۆ ئەمە بنین سەرکەوتوو بن زۆر سپاس ئەگەر شتێکیکە هەیە من بەڵێ کاک ڕێبەر دوو پرسیارمانەیە کاک بەرهەم کاکە زال ئەڵێ ببرە ئەیکاری کۆلیژی سینەما چییە فێری نووسینی سینناریویان ئەکا کاک سەردار هیرانی شەرەڵێ ئەوە نییە زانکۆمانەیە لە بواری شانۆ و دراما و سینەمایە بۆ نایەن بیکەن ئەوەنەی ئێمە زانیاریمان هەبێ لە ناو کۆلێژی هونەر بەشی فلمسازیە پسپۆڕیەک هەبوو بۆ مەسلەی نووسینی سینناریۆ پسپۆڕیەک هەبوو ئەو ڕۆژە من پرسیارم لە دایرەی سینەما هەرچەنە من خانە نشینم بەڵام ئەم ساڵیش تەکلیفیان لێ کردم کە بواری پرۆدوسیۆری وەکو وانەیەکی سەرەتایی بە ئەو فێرخوازانە بڵێمەوە کە ئەیانەوێ بچنە ئەو کۆلێژە ئەوە نیە ئەو سەرەداوێکیان پێبێت لە هەموو وینەکان ئەوەنەی من پرسیارم کرد ئەو بەشە ماوە ئەڵێ ئێستا بە گشتی خوێنن شتەکان بە گشتی ئەخوێنن بەڵام خۆم کەسێکی نزیکم کە خوشکەزای ماڵەوەمانە خۆم کەفیلی بووم کە ئەوێ خوێن پسپۆڕی سینناریۆی وەرگرت کە کۆلێژی سینەمای تەواو کرد پسپۆڕی سینناریۆی وەرگرت ئەڵێن ئێستا تێکەڵکنەوە بۆ ینی ئەو کەسێک کە کۆلێژ تەواوەکە وا تێگەم بەس کاری دەرهێنان جیاکراوەتەوە لەگەڵ ئەکتەریە ئەوەی من بزانم ئەوانتر هەمووی بە وەکو دەرزێکی گشتی ئەخوێنرێ سینناریۆمان زۆر زەڵتنیا بەڵێ کاک ڕێبوار من وەکو ئەزمموی خۆم لە دەرەوە هەتاکو ئێستاکەش هەموو چوارشەمێک ئەوە نزیکەی،  وا لە ینی ئەتوانم بڵێم واگاتە 15 ساڵ
هەموو چوارشەمێ کۆ بووینەوە و ئێستاش لەسەر لاین کۆ بینەوە هەر کەسە و دێ سینناریۆ خۆی خوێنێتەوە یعنی ئەگە سینناریۆکە درێژ بێ دێ 15 لاپەڕێ خوێنێتەوە گەر کورتیش بێ ئەوە ئەی خوێنێتەوە ئیتر بە هەموو گەنگەشەمانە کرد وەڵ سەنگاندنمان بۆ کرد وە کاتێک کە هیچێکیشمان خەریکی کارێکی فلیمسازی ئەبوو یعنی هەر خۆم من بۆ خۆم کە ئیشێکم کرد سینناریۆکەم چەند جارێک لەوێ خوێنەوە لەگەڵمە هاوکاریانە کردم کە بۆی پاکسازی تیا بکەین گەڵاڵی کردن شتێکی باش دەرچێت دوای ئەوەی کە ئیتر بڵێن بڕیارمدا ئیتر ئیشی تیا بکەم دوو کەس لەو برادرانی ئەوێ هاتن هاوکاریان کردم لە سینناریۆکەیە تەنانەت لە کاتی تەسویریشە هەنگاوی دروست ئەوێ بڵێ هاوکاریان کردم بەڵام لای ئێمە کێشەکە ئەوەیە هیچە کە سینناریۆ نووسێ دەرێنەرەکەی نووسێ کێشەی دزی هەیە ئەمە کێشەیەکی زۆر زۆر گەورەیە وا ئەکات فلیمساز یا سینناریۆ نووس ناوێرە سینناریۆکەی دەرخە کە نەیویست دەریخان نەیویست پێشانی زۆر کەسی کەی بە ئاخر گەشە ناکات اینجا پێویستمان بە دەستگایەکی یاسایی حکومی بێ دەرەوەی حکومی بە پێویستمان بەوەیە کە پەیوەست بێ بەو جۆرە کارانەوە من هەر لە سەقسەکەی جەنابەت خانمێک هاو دکتۆرای ئێهێنا لە مەجای یاسایە پێویستم بە دایرەی سینەمایە هاو بۆ ئەوێ وتم پێویستە بە چییە لە مەجای سینەما تۆ بۆ یاسایی دکتۆراکەم لەسەر مافی ئەکتەری دۆبلێر و ئەو نووسینانەیە کە با بڵێن بەکارهێنانی ئەکتەر لە باتی ئەکتەری تر لە فیلمەکانی هۆلیوودا مەسەڵەن بازێکی تایە تەقلەیەکی تایە ئەکتەرەکە ناتوانێت ئەمانە ئەکتەری دۆبلێر بڵێ ئەمە هەیە لە ناو ملەتی کورداوتم بەڵێ کۆمەڵێشتم بۆ باس کرد ئەمانە هەیە دکتۆراکەی لەسەر ئەوە بوو و بەشێکی لەسەر مەسلەی بە یاساییکردنی مافەکان چ مافی ئەکتەری چ مافی نووسین چ مافی فیلمەکە ئەلەوانە جا بێ بێت دەستگایەکە بێ ئەو دزینەی جەنابەت باسی ئەەکەی کە سینناریۆ ئەدزرێ یاخود بیرۆکەکە ئەدزرێ و دەستکاری ئەکرێت ئەبێ پارێزراو بێتەوە بڵێ بۆ ئەوە کۆمەڵێ ڕێگا هەیە من چەند جارێک لەوانەکانە باسم کردووە تەنانەت کەی بەهاریش باسی کرد هەر لەم وانانەی فلیم سازان یعنی کۆمەڵێ ڕێگە هەیە تەنانەت لە نووسینی سینناریۆکە تا هەرتوانی خۆتە و سینناریۆ کەی نووسی اینجا ئێمە بێ بە دەست نووسی نووسین ئێمە بە ئەنەلۆگی نووسین چونکە کوردی لەگەڵ ئەو ئەپلیکیشنانی وێبسایتانی کە هەن وەکو سێڵتاکس و فاینەڵ کەت و ئەمانە ئەوانە خۆی ئەبێ بەهۆی ئەوەی کە چاپارێزیەکا بۆت یعنی کۆپیڕایتێکا بووە چاپارێزێکا بوو سیستەمێک هەیە لەوێ ئەتوانیت ئەوە ڕۆژێ لە ڕۆژاندا کۆچی لە سینناریۆکەی خۆتکە کە هی خۆتە ئەوە هەیە جا بەزمە بەستەکەم لە چییە ئەمەی ئێمە ڕێگە بە گەشەکردن نادات ئەگەر ئاوها بێ ئێمە گەشە بە زەحمەتەکەین بەڵام خاڵێکی کە هەیە کاک ڕێبوارە لەس بۆ وەڵامی و برادرانە پێیان وا نەبێت لە سینەمای بۆلیود هۆلیود ئەو شتە نییە ئەوە نییە لای ئەوانیش کەمە تۆ سێرکە ینی لە فستیڤاڵی گۆڵدن گلۆبە لە فستیڤاڵی سەندانسە لە فستیڤاڵی ئۆسکارە ساڵانە چەند فیلم خەڵات وەرەگرێ بەڵام بەس لە شارەکەی من لە ساڵێکە وابزانم 1000 فیلم دروست کرا ئەی بۆ ئەم 1000 فیلمە هیچی نەڕۆشتە فستیڤاڵی ئۆسکار ینی من چەند ساڵێک لێ بەڵێ چەند ساڵێک ئەو چەند ساڵە کە لێ بووم نزیکەی 22 ساڵ لەوێ بووم لە ئەمریکا بووم یعنی لەو 22 ساڵە وابزان 2 فیلم 3 فیلمم بینی بگاتە ئۆسکار لە 22 ساڵە لە شارەکەی منەکە ئەو هەموو فیلماکرێ اینجا ئەمە قیاس نییە با نەڵێن ئێمەی کورد ناکرێ فەرمووتانێ مەسەلەن کارزان ئەو فیلمی بێکەسی کردێکە بوو لە فیلمە جوانەکان بۆ وەنێ لە ڕوو ئەکادمیەکەی باسەکەم و فیلمی تریش کراوە لە ڕوو ئەکادمیەکەی بەڵام چەند فیلمن کەمن ئەمە فیلم بۆ فستیڤاڵ ناکەین کاک سەرکەوت ینی ئەو دەستەواژێ بەداخەوە لە لای زۆرێک لە فیلم سازانی ئێمە
یەکسەر فلیمەکە یەکاو ئەینێرم بۆ فلان فیستیڤال تۆ کە ئەینێری بۆ فیستیڤال بۆ ئەوەیە کە یەکێ لە فیستیڤالەکان بەشی مارکتینی ئەم فلیمەی بەدڵ بێ بیکڕێ پەخش بێ ئەمە هەدەفێکتە یاخود چاوی بیانی تر لە فیستیڤالەکانە ئەم فلیمە ببینێت ئاستی فلمسازی و تواناکانی تری ناو فیلمەکە لێرە ببینێت ئەمە یەکێکە لە کارەکان فیلمی بێکەس لە فیستیڤالە با بڵین دەرەجەیەکە لە تۆپەکانە نابینرێ بەڵام لە دەرەجەیەکەکانە ئەبینرا بەڵام لەگەڵەوەشا بۆ 13 زمانی جیهانی تەرجمە کرایە با بڵین ژێرنووسی بۆ دانراو یاخود دۆبلاج کرا بە ئەڵمانی دۆبلاج کراوە بە تورکی دۆبلاج کراوە کە ئەم فیلمانە نمایش کراوە بۆ 13 زمان ئەمە مەهامی سینەمایە تۆ چیرۆکێک باسەکەی 13 وڵات بە زمانی 13 زمانی جیاجیا لە سەرتاپای وڵاتەکەی بڵاوی ئەکاتەوە هەم داهاتی فیلمەکە زیاد لە پێویست قازانجی کرد هەم دەرهێنەرەکە ناسرا هەم چیرۆکەکەی تۆ بینرا هەم ئەو وڵاتانەی کە فیلمەکەیان بینیوە شتێک لەسەر کورد ئەزانن جاوەرە ئەمە لە ناو چیرۆکەکەتە چیرۆکێکی نەتەوەیی بێ کە میبەستینەوە بەم خۆنیشاندانانەی کە بۆ نەتەوە کرا ئەم چەند ڕۆژەی پێشوو فیلمێکی لەو جۆرە بابەتی نەتەوەی بێ و بڵاو بێتەوە بچێتە ئەو وڵاتانە ئێمە چەندێک پێشەکە بین ئێمە سینەما هەنگاوێکی گەورە ئەنێ بۆ ئەوی کە نەتەوەکەت بناسیێنم ناسنامەت بۆ دروستکە بەڵێ نا منش لەگەڵتان منش لەگەڵەوە نیم یعنی ئێستا زۆر جارە بیسم لە ناو کووردا لای برادرانی فیلمسازانی کورد دەڵێ فیلمەکەی لەوەنە فستیڤالە بەشداری کردو خەڵاتی هێنا وا بۆ ئەی بەڵام لە هۆڵی چەند وڵاتە نمایش کرا و پارەی گرتوتەوە خەڵک بینیوێتی بینەر لە فستیڤالی فەجر ئەمەی ئەخیر فیلمی وا هەبووە ئێمە بەیانی سعات 11 ئەچوین لە مۆڵێک بوو 6 هۆڵی سینەمایی 300 کەسی تیا بوو ئێتر بەپی بەرنامەکە ئەچوینە فیلمی وا هەبوو 10 کەسی لێ نەبوو لە نوێی فلیمەکە 5 ساعت ڕۆی بەڵام فیلمی واش هەبوو پێشتر دەرهێنەرەکەی ناسرا بوو سیناریۆ نووسەکەی داسرا بوو یا ئەکتەرەکەی ناسرا بوو کە ڕۆشتی بەهزار حەڵجێکت دەسەکەوت ئەمە لە فستیڤالەکانە شەر نییە فیلمەکەی تۆ خەڵک بیبینێ ینی جاری وایە نمای شکلی لەوانە 2 کەسی لێبێت تۆ ئەڵێ وڵا لە فلان فستیڤالە نمایشکراوە کاکە خەڵک نەیبینیوە فیلمەکەت ئەبێ خەڵک ببینێت تۆ فیلم بۆ خەڵکەکەی بۆ بینەرەکەی نەک بۆ فستیڤالێک لە فلان فستیڤال خەڵاتی بن خەڵاتی بن دەستی خۆش بێ سەرکەوتوو بی ئەمەش بەشێکە لە سەرکەوتنینەکە بەڵام تا چەند ڕێژەی بینەرت بینیوێتی ئاستی بینەرت یعنی ئەم فیلمانەی لەم دوایانە کە لە سیتی سینەما نمایش ئەکرا لە کاگیادی خاوەن سیتی سینەما پرسیارم کردوتم ڕێژەی زۆرترین بینەر تا ئێستا وتی پێش ئەوی فیلمی پەیکەری دڵبێ فیلمی بێکەس دوومان ینی لە وتی 20,000 کەس بەرەوسەرەوە ئەم فیلمەی بینی بەڵام پەیکەری دڵ شکانی پەیکەری دڵ گیانە بە هەولێرەوانەوە گیانی 80,000 لەم دوایە فیلمی کفن تا 100,000 لەسەر زاری پرۆدوسیۆرەکەیەوە کە بڵاوی کردەوە 100,000 بینەری تێپەڕان ئەمە فیلم سینەما ئەمە ئەرچێتی تۆ بۆ بینەرتە ئەبێ بینەر ببینێت ئێمەش ئەبێ فیلمەکانمان بەو چاوەوە ئیشکەین ئەم فیلمەی کاک هەوراز تەمەنام ئەکرد وەک چۆن کتێبێک کە زەڕورە لە هەموو ماڵێکە هەبێ و خەڵک بیخوێنێتەوە هەموو تاک بە تاچی ئەم باشوورەمان ئەوە ببینێت ئەو فلیمە ببینێت کە ئێمە چەند پێویستمان بە لێبوردەیی هەیە ئەو مەزجە جوانەی ئەمە کاری سینەما نەخۆیمە کاک ڕێوارجان لە یەکێ لەم فستیڤالانە دایکە ئەلیف کە یەکێکە لە فیلمە زۆر جوانەکانی کازمۆز هیچ خەڵاتێکی نێنە لای من گەورەترین خەڵاتی هەیە لای من هەر زۆر فیلمێکی جوانە یعنی من ئەمەوێت دانیشم شیکاریەکی زۆر جوانی بۆ بکەم لە فرسەتێکە لە سینەمایەکە عرض کرێ و کۆڕێکی بۆ بگرین و شیکارێکی زۆر جوانی بۆ بکەین بەڵام لە فستیڤالێکی لای خۆمانە خەڵاتی نێنە چیڵێ یعنی ئەو قیاس نییە بەسەوەی کە من باسم کرد لە بۆ ئەو وەڵامی برادران کە باسی سیناریۆیان کرد
مەبەستم لە ئەمریکا بوو آخر مەسلەی فستیڤاڵی گۆڵدن گڵۆب و سەندانس و ئۆسکار ئەوە فستیڤاڵی گەورن یعنی هەر کەسێک بگاتە هەر فیلمێک بگاتە ئەوێ هەر فیلمێکی کوردێکی ئێمە بگاتەوە جێی شانازی ئەوە لە ئەمریکا و لە عالەمیشە یەکەم قۆناغی شاب کرێتە دەرەوە هەر جێی شانازی بەڵێ اینجا من مەبەستەکەم لەوە بوو یعنی با ئێمە و تەقیمەوە نەکەین ئەوە تا لە ئەمریکاش فیلمێ زۆر زۆرەکرێ بەڵام لە سینەماکانە بینەری کەمە یا لە میرەجانەکانە ئەوە نییە یان هەر من خۆم چوومەتە میرەجانەوە فیلمم بینیوە هەر لە ڕوون ناتوە سەیری بکەم هەر میرەجان ڕۆشتوم ئەو مستەوایی نەبووە لە فستیڤاڵی فەجر باسی فیلمێکیان کرد کە بەرهەم هاتووە با بڵێن لیژنەی داوەران فیلمەکەیان هێناوەتە دەرەوە بە بیانویم ئەمە ئەم فیلمە ناگونجێ لەگەڵ کۆمەلگای ئێرانیە فیلم سازەکە قبوڵی نەکردووە کردوێتی بە بەزم خۆی گەیانوتە لای وەزیری فەرهەنگ هەرچێ چۆنێک کردو خۆی گەیانوتە لای جەنابی وەزیریان لەوێ شەرحی حاڵی خۆی کردو توێتی فیلمێکم کردووە لە ناو فیلمەکانە دەریان هێناوە ئەمە بیانوەکانیانە بەڵام تکال لە یەکەم جەنابەت بیبینە ئەگەر یەک خاڵی لەو خاڵانە تیا بوو کە ئەو لیژنەیە باسییان کردووە من ئامادەی هەموو عقوبەیەکم ئێوارە جەنابی وەزیر خۆیەتی سێری فیلمەکە فیلمەکە بە تایبەت بۆ ئەو نمایشەکەن ئەڵێمە بەیانی ئەبێ عڕسکرێ ئەبێ نمایش کرێ لە ناو فستیڤالەکە ئێستا فیلمەکە لە ناو پلتفۆرمی بینەرا هەیە بە ناوی هینەوەیە پیرە پیاو پیرە کوڕ بەڵێ بە ناوی ئەو پیرە کوڕە پیرە پیاو شتێکی ئەوەیە 3 سەعات و چارەچێکە یەکێکە لە چیرۆکە هەرە جوانەکان ینی ئەوە ڕێگەی پێبەن لە سینەماکانە نمایش بکرێ تەسەورەکەم دوومان سێمان بڕکە ئەمەنە چیرۆکێکە چۆتە ناو چیرۆکەکەی سینناریۆکەی ئەمەنە چۆتە ناو دەرونی هەموو تاک و مرۆڤێکەوانە لە خێزانێکی شەوێت تەنها باوکێک و دوو کوڕ دایکیان نەماوە و چیرۆک لەناو ئەو عایلەیە چی ئەگوزەرێ ئەمەنە هینەکەی جوانە مەبەستەکەی بن لێرە ئەوەیە کە هەندێک فیلمی ژەیە کە دەستی بەسەرا ئەگیرێ بە ئەنقەس دەستی بەسەرا ئەگیرێت ینی تۆزێک لە غیرە و هین لە ناو فیلم سازانی شاهەیە ئەم ئەو بگرێت لە بەروی پێشی نەکەوێ ئەم ئەو بگرێت لە بەروی پێشی نەکەوێ ئەمە کارێکی زۆر خراپە زۆر ئەمان باتە دواوە چ لە مەجای نووسینە چ لە مەجای فیلمەکەیە چ لە مەجای هونەرەکانی ترا ئەمە مەفروزە هەچ کەسێک کارێکی جوانی کرد دەستی بگوشین بڵین دەستی خۆش بێت هیوادارم بەردەوام بیکاری ترمان بووکی ئەبەو شێوەیە جامە بەسم لەوەیە کە لە هەموو سینەماکان لە هەموو دنیای ئەم شتە هەیە لە ئێرانە من ئەم چیرۆکەم بیست بەڵام دەیان چیرۆشتری ئاوا هەیە دەیان گلەی تری ئاوا هەیە وایە هیوادارم ئەو نەخۆشیە لای ئێمە گەشە نەکە کاک ڕێوارجان دەستەکانە خۆش بێ هاوڕێیان دەستان خۆش بێ پێم وایە بابەشی ئەوش بێڵینەوە لەگەڵ برادرانی تریشە ئەمانەیە وەکو زنجیرەیەک باسی بەرخودان و سینەما بکەین فیلم سازان بکەین ئەدە بکەین ئەم ماوەیە چونکە هێشتا بابەتەکەمان گەرمە خۆپیشاندانی شەر بەردەوامە بێت بۆ پشتیوانیان یاری سیاسیەکەش بە چواردەورمانە لە گەرمیایە بەردەوام یاریمان لەگەڵاتن بۆیە پێویستمان بۆیە لەگەڵ برادرانی کەشە هەر گەنگەشەیەم بوارە بکەین کاک ڕێبوارجان زۆر زۆر سوپاس دەستەکان و خۆش بێت ئازیزان زۆر زۆر سوپاس بۆ هەر هەموو لایەکتان دەستان خۆش بێ کە هاوکارمان سپاس بۆ جۆگرەکانمان بۆ بینەرەکانمان لە کاتمان گرتن هیواداری توانی بێتمان ئەگەر پوشێکشمان خست بێتە سەر زانیاریەکانیان ئێمە خۆشحاڵە بین دەستی جەنابەت خۆش بێت هیوادارم لە بەرنامەکانی کە